بەناوی خی گەورە میهرەبان سڵاوی خی گەورتان لە بینەرانی ئەزیزی کەناڵی ئاسمانی پێیان خوشحاڵین لە بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ بە خزمەتیەوەی ئەزیز گەشتینەوە ئەمڕۆژ بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ ئومێدێکە لەگەڵ ڕۆژەکانتان تێکەڵ بێتور بێتە ژێگەی سوود و ڕۆزامەندیتان. دەستەکان خۆش بێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون. دەخوازیین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند لە تەواوی ئەو بڕگە و بابەتانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە بەرنامی پەیامی ڕۆژ. ئازان لەو تۆرانی کە پێشکەشتان دەکەین لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە گرنگی ڕۆشنبیری دەکەین لە وەرشی لە جوانیدا. هەل لەوەی کە کەسێک دەیەوێتێتە وەرشی لە جوانی پێویستە چۆن هۆشیارێکی وای هەبێت لەسەر ئەو وەرشەی ئەنجامی دەدات و هەروە ئەو ڕۆشنبیرانە چین کە پێویستە ئاگاداری بێت هەل لەوەی کە لەگەڵ ڕاهێنەرەکەدا گفتوگۆ دەکات و بە دواتر ئەو وەرشانی کە بۆی دادەنێت بەگوێی بکات و بتوانێت تێدا سەرکەوتوو بێت. گرنگی هۆشیاری وەرشی ڕۆشنبیری تا چەند گرنگە لە وەرشی لە جوانیدا لەو تۆرێماندا بەگشتی باز لەو بابەتە دەکەین. بەڵێکا گەنێر زۆر گرنگە و کەسانی کە خۆیان داوەتە ئەم وەرزشە بە وشیاریەوە وەرزشەکان ئەنجام بدەن چونکە لەوانەیە لایەنە ئیجابیەکانی بگۆڕێ بۆ سلبیات ئەگەر وشیاری لەگەڵانە بێت و ڕۆشنبیری لەگەڵانە بێت. زۆر جا وەرشەوان تەنها بە ئەو لە شولارەی ڕاهێنەرەکەی ئەبینێت ئیدی ئەگەر لە شولارێکی زۆر بەهێز و ئەوەی هەبێت و جسمێکی جوانی هەبێت واتە سەورەکات کە ئەمەی تر لەوانەیە قایەکی زۆر مهم بێت یاخود بتوانێت ئەوەی کە خۆی ئێوێ لەو وەرشانەدا ئەنجامی بدات. بەڵام گرنگەوەیە کە بزانێت چی فێر بێت و چی وەربگرێت لەوەی کە ڕاهێنەرەکەی پێشکەشی دەکات. جوانە. بەڵێ ئازیزان لە تەوەرێکی تری بەرنامەکەمانە قسەکە لەسەر گرنگی زمان وەکو بابەتێکی کلتوری ئایا تا چەندێک ئێمە وەکو کورد گرنگیمانداوە بە زمانێکی خۆمان و هەروەها چی بکەین بۆ ئەوەی کە ئەم زمانە بپارێزین و وەکو بەشێک لە کللتوری خۆمان بهێڵینەوە و شانازی پێوە بکەین و نەهێڵین لەناو بچێ. جگە لەوەش لە بینی تەوەرەکانە ڤیتیمان حازرە فیچەرمان هەیە و هاوکارانمان کۆمەڵێک بڕگە بابەتی تریان ئامادە کردووە هەمومان پێکەوە بینەری ئەبین. بەڵازان دەستپێک دەچینە لای گۆڕانکارەکانی کەشوها وزانین ئەمڕۆ گۆڕانکارێک بەسەر کەشوهایە هاتووە سەنا پێم وابێت بە گوێرەی پێشبینیەکان وردە و دەخەری کە سەرمایەک دێتە ئارا کردووە. بەڵێ بڵین پێشبینیەکان چین بۆ ئەمڕۆ. بەڵازان و خۆشەویستان کە دەچینە مانگی یانزەوەیدی وەرزی چنینەوەی بەروبوومی هەنارە لە دەشتەکان و ناوچانی کەناری تێدایە لە ڕانیا بە هەرەوەزی جوتیاران خەریکی کۆکردنەوەی بەروبوومی هەنارن لەو بارەی هاوکارانمان ڤیتیکیان بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین.
مەزوریای هەناران بن یە هەڵگرتنێنە بانەنگوێ ئەمڕۆ 6/11 هەنارەکانمان لێ دەکەینەوە لە گوندی دۆڵەڕەقەی گوندی بامۆلەکان هەنارەکانمان لێ دەکەینەوە هەنارەکانمان دەکەینە سرکە ئەوە ئەمڕۆ هەرەوەزی منە هەرەوەزی هەنار لێکردنەوەمە جا ئیشیمە هەموو بە هەرەوەزە بڵێن ئەوڕۆ ئەمن ئەوان یارمەتی منیان داوە ئێمە ڕۆژێکی دیکە بە هەرەوەز یارمەتیوان دەدەین هەنار لێکردنەوەی ئیشێکی دیکەیە ئیشی ئێرەی گوند هەمووی هەر بە هەرەوەزە ئێستا بڵێن کە سوکاری گوندەکەمان براکانم برازاکانم خوارزاکانم ئەوە هەموو هاتوون لە گوندی یارمەتیمان دەدەن جیرانەکانمان ئەلحەمدولیلا ئێمە هەموو ئیشەکەمان بە هەرەوەزیە ئەو ڕۆزبارە هەناری یاقوبیە زبارە هەنار لێکردنەوە یاقوبی برام هەناران لێ دەکاتەوە لە بۆ سرکەی خەڵکی گوندی لە پاییزاندا هەناران لێ دەکاتەوە دەیکات سرکە خەڵک هاریکاری یەکتری دەکات لە گوندی خزم و کەسەکان خزم و کەسوکارەکان دێن هاریکاری یەکتری دەکەن نەریتێکی کۆنی باب و باپیرانیشە لە دێر زمانەوە خەڵکی گوندەکان بە تایبەتی خەڵکی گوندی دۆڵەڕەقە لە گوندی بامۆلەکان هاریکاری یەکدیکە دەکەن لە هەموو ئیش و کارەکاندا دەستبارگری یەکدیکەنە بە ڕۆعێکی برایانە هاریکار و پشتیوانی یەکترن حکومەتی هەرێمی کوردستان بە یەک زەڕەش هاریکاری جوتیاران ناکە مەسەلەی باغداری مەسەلەی کشت و کاڵی ئەوە شکستی هێناوە چونکە بەعقەت حکومەت هاریکاری خەڵکی ناکە نەکە لە ڕووی ئەوەیەوە لە ڕووی ئاژەڵداریشەوە حکومەت دەستبارگری خەڵک نییە هاوکاری خەڵک ناکە ئەوەی گەهەیە نییە خەڵک بە ڕەنجی شانی خۆی بەرهەمی دێنی چه مەسەلەی باغداریە مەسەلەی کشت و کاڵە مەسەلەی ئاژەڵداریە لە هەموو بوارەکاندا بەحقەت حکومەت نییە دەستبارگر و هاریکاری خەڵک ناکات دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستانمان لە چەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی ڕۆشنبیری لە وەرشی لە جوانیدا دەکەین زانین ئەو ڕۆشنبیریانە ئەو وشیارانە چین کە وەرشەوان پێویستە ئاگاداری بێت هەر لەوەی کە لە سەرەتایە و دەست دەکات بە وەرزشکردن کە دەچێتە هۆڵەکانی لەش جوانی تا چەند گرنگە ڕاهێنەریش هاوکاری بێت بە تەواوەتی چ لایەنی دەرونی و چ لایەنی جەستەیەوە چەند پێویستە جەستەیەکی جوان و ڕێکی هەبێت ئەو دەش پێویستە ڕاهێنەری دەرونی پێ بکرێت تاوەکو بێتاقەت نەبێت و بێزار نەبێت لەو وەرشەی ئەنجامی دەدات دەزانین بینیوانە زۆرێک لە وەرشەوانان چەند مانگێک خەریک دەبێت بەوەی بێزاری لایەنی دەرونی و ماندووبوونی لەو لایەنەوە یاخود بێتاقەت دەبێت لە وەرشە و کە هەموو ڕۆژە بەردەوام بێت واز لە وەرشەکە دێنێت بەڵام چی بکرێت و ڕاهێنە دەبێت چی بکات بووی کە یاریزانەکەی واز لە یاری لەش جوانی نێنێت گفتوگۆ زیاتر دەکەین لەم بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا یاد عومەر ڕاهێنەری وەرشی مامۆستایان زۆر بەخێر بێت سواسانەکەم سوازم دەرفەتە ڕێزدارن دەستان خۆش بێ بەڕاستی من سەرەتا ئەمێ بە شتێکی بچووک دەست پێ بکەم ئەم یاریەکی زۆر زۆر پیرۆزە زۆر جیاوازتر لەوەی کە خەڵک سێری ئەکات جیاوازتر لە هەموو وەرزشەکانی تر لە چەند ڕوویەکەوە سوود بە یاریزان ئەگەێنە سوود بە مرۆڤ ئەگەێنێ بەڕاستی
تەنها یعنی جستێکی تەندروست نییە کە لە ناوی لەشی لە جیازەکانی ناوی لەشی تەندروستی ئەکا سوودی پێگەێنێ بەڕاستی دیکۆرێکی جوانی ئاياتەیەکەم دیکۆرە جوانە بمانێ و نەمانێ بۆ مرۆڤ لایەنێکی دەرونی خۆشی پێبەخشێ ئارامی ئەکاتەوە بەڕاستی یعنی شتێکی زۆر هێنیشە با بڵێن ئەم یاریە زۆر هاوسەنگی ینی شتێکە بە تەجمیلی هەبە پارە یا بە لایەنێکی مادی باش شتە ناکڕێ لایەنی مادیت باش بێ لە هەر پێکەیەکی کۆمەڵایەت یا بە ئیلا تۆ ئەبێ بێتە ناو هۆڵشی لەش جوانی ئەوە هیلاک بیت ڕاهێنان بکەی بۆی جەستێکی جوانە هەبێ باشە مامسایاد ئەو یاریزانانی کە دێنە لای ئێوە وەکو بێگومان وەکو قوتابیەگەن و ئێوە ڕاهێنانیان پێ ئەەکەن تا چەندێک خاوەنی ڕۆشنبیرین لە بواری لەش جوانی و لە بواری وەرزشکردنە یاخود تا چەندێک ئامادەی وەرگرتنی ئەم ڕۆشنبیریان هەیە یاخود ئەو ڕێنمایانیان هەیە کە ئێوە پێیان نەدەن بەداخەوە ینی زۆربەی ئەو یاریزانانی کە ڕۆکەن هۆڵەکان یاریزانە گەنجەکانن لە تەلەڤیزۆنە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لەشێکی جوان ئەبینن حەزەکەن وەک ئەویان لێبێ کاتێک داخلی هۆڵێکی لە جوانی شەبن تەنها باس و خواسەکان باسی پرۆتین و با بڵێن یاریکردن و کۆرسێکی ئەیرێتێ ڕاهێنانی لەسەر ئەکا و مانگێک مانگۆنیوێک چەند هەفتەیەک لەسەری بەردەوام ببێ کاتێک تووشی بەرزونیزمەکانی ئەم یاریە معاناتەکانی ئەبێ وازی لێ ئەهێنێ بەڕاستی من یاریزانەکانم شایەتی ئەوەن کاتێک یاریزانێک گێتە هۆڵەکەی منەوە و پێم وا بێمە شتە ڕاستەکەشە پێش ئەوەی باسی یاریکردنی لەگەڵا بکەی پێش ئەوی باسی ستاوکەرە خۆراکیەکان و خواردنی لەگەڵا بکەی پێویستە تێیگەێنی کە ئەم یاریزانە یەکەم شت بۆچی هاتووە ئایا دکتۆر ناردوێتی ئایا حەزەکە ببێ بە پاڵەوان و ببێ بە پیشەگەر و لە دوایە بێ بە ڕاهێنەر یاخود ئایار حەزەکە لەشێکی جوانی هەبێ لەم قەڵەوی ڕزگاری بێ یاخود لەم لاوازی جەستەی ڕزگاری بێ کاتێکە تو یاریزانەکە بوارەکەی بۆ دیاری کردی تۆ ئیش لەسەر دەرونیەکەی تێی ئێگەیەنی کە هاتە ناو هۆڵی وەرزشی و ئەم یاریە پێویستی بە کاتە یعنی چەنە لایەنی مادی باش بێ زیرەکترین مامۆستای جیهانە هەبێ لەش بە پێویستی خۆی ئەگۆڕێ قاڵب و جیناتی لەشی تۆ بە جۆرێکە بە پێویستی خۆی ئەگۆڕێ بەکات ئەگۆڕی گۆڕینی لەش سەختە بەڕاستی پێویستە پێی بڵێ دووبارە بوونەوەی ئەم یاریانە هەموو ڕۆژێک هەموو ڕۆژێ تۆ تووشی بێزاریەکە وە جیناتی تۆ قاڵبی تۆ بەدەست من نییە بەدەست کەسێکی تر نییە یاریزانێک لە یاریزانێکی تر زووتر ئەگۆڕێ تۆ بێ پێی بڵێ بەڕاستی کاتێک تۆ مانگە یاریت کرد هاوڕێکت لەم لاوە مانگێ تەمرینەکە لەشی ئەم زووتر گۆڕاوە ئەمە مەوزوع ئەوە نییە کە تۆ کەسێکی خراپی یا کەسێکی ئێمالی یا ئەو لە تۆ باشتر نەخێرە مە شتێکە لە ئایلە و خێزانی ئەمانە لەشیان بەم جۆرێ زووتر لەشیان ماسوولکە دروست ئەەکەن یاخود زووتر چاوری ئەسووتێنە زۆر باش مامۆستا لەم نێوەندەدا ڕایەنە چ ڕۆڵێکی سەرەکی دەبێتەوەی کە ئەم ڕۆشنبیری ئەم هۆشیاری پێشکەش بە یاریزانەکە بکاتەوە تێبگەێنێت کە تەنها و تەنها تۆ پێویست نییە بۆ نمونە لە مێشکی خۆتاوە دروستکەی کە شولارێکی جوانە هەبێت ئەو ڕۆشنبیریش گرنگە بۆ بەرداوامیدان بەو وەرشێکە ئەنجامی دەدەین بەڕاستی ئێمە دەوراتمان زۆرە بۆ ئەم یاریە کە ڕاهێنەرێک ئێوێ ببێ بە ڕاهێنەر فێری چۆنێتی بەکارێنانی تاوکەری خۆراکیەکەن فێری چۆنێتی بەکارێنانی جیازەکانیەکەن یاخود بەرنامەدا ڕێژی بۆ خواردنەکانی بەڵام بەداخەوە کە من هیوادارم ئەم قسەیە لێرە و ئەیکەم ببێتە پیشە و ئەم شتە لە دوای یا ڕووبات دەوراتێکمان نییە بەڕاستی ڕاهێنەر فێری ڕۆشنبیری ئەم یاریە بکات کاتێک یاریزانێک جێتە هۆڵێکی لە جوانیەوە یەکەم نەفەر کە ئەیبینێت تۆی ڕاهێنەری بەڕاستی هیچ شارەزایەکی تیایی نییە بە تایبەتی ئەوانەی کە پێشتر ئاشنا نەبوون بەم یاریە جۆ لە دەمی تۆ ئەگرێ سێری عەقڵی تۆ ئەکا سێری جەستەی تۆ ئەکا بەڕاستی یەکەم قسە من ئەمەیە لێرە و بە یاریزانە ئەزیزەکانی بڵێم ئەوەیە قۆڵ و شانی ڕاهێنەر بەڕاستی لەشی تۆ جوان ناکە ئەنی علمی ڕاهێنەر لە قۆڵ و شانیان نیە لە عەقڵیایەتی کاتێک ڕاهێنەرێک چەند پاڵەوانێتی کردووە شانیز لە قۆڵیز لە شانازی بۆ خودی خۆی شانازی نییە بۆ تۆی یاریزان بەڕاستی کە ئەچیتە هۆڵێکی لە جوانیەوە تەنها سێری دەم و زمان و عەقڵی ڕاهێنەرەکە بکە سێری جەستەی مەکە چونکە لەوانەیە ئەم قسەیە ئەفۆم کە ئەمە لە هەوڵ و ماندووبوونی ڕاهێنەرە بە ڕێزەکانی هاوپیشەم کەم ناکەمەوە بەڕاستی من خۆم پاڵەوان بووم من خۆم بەڕاستی تەنشیفم کردو پاڵەوانتیم کردو لە ئازاری پاڵەوانێتی تێ ئەگەم و زۆر
بەڕاستی شتێکی پیرۆزە کاتێک تۆ مانگێ 2 مانگ 3 مانگ 4 مانگ خۆتی لاکەکەیت و خۆت لە خوارد نەخۆشەکان بێ بەشەکەیت و تەمرینێکی قورسەکەی چەند شەفتێک گوشتە سەر مەسرحێ بمبوو ئەمە من لە ماندووبوونیەوان کەم ناپمەوە بەڵام شتە ڕاستە کە ئەوەی پیشەی ڕاهێنەری لەگەڵ پیشەی پاڵەوان بوونە زۆر جیاوازە کاتێک یاریزانێکێتە هۆڵێکی لە جوانی و سێری عەقڵی ڕاهێنەرەکە بکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دوو هەمیان بەڕاستی پێویستە لەوە تێبگا پێش ئەوەی ئەم یاریزانە ببێ بە خاوەنی جەستەیەکی بەهێز ئەبێ بە خاوەنی کەسایەتێکی بەهێز بەڕاستی ئانی کەسێک بتوانێت بۆ ماوەیەکی زۆر بەردەوام هەموو ڕۆژێ هیلاک بێ ئارەق بڕێژێ تووشێم ئازارە بێ کات لە خۆی بگرێ بەبێ و هیچیشی دەستکەوێت ینی ببێ لەلایەنی مادی و ئیسفادە بکە تەنها ئامانجی گۆڕینی جەستەی بێ تەنها ئامانجی سیحەتێکی باش بێ بەڕاستی کەسێک بتوانێت بەردەوام بێ لەم مەوزوعەیە لەم یاریە کاتێکە ئەگا بە خاوەنی جەستەیەکی جوان دڵنیا بە پێشەوە کەسایەتی بەهێز بووە باشە مامۆسایەت ئەو حاڵتە زۆر ناخۆشانە یاخود ئەو کاریگەری دەرونیانەی کە لەسەر یاریزان دروستە بێ کاتی یاریکردن کامانن ئێوە کە بەپێی تەجروبەی خۆتان پێگەیشتبن ئەوەی کە من تەجروبەم کردبێ لە یاریزان ئەزیزەکانە زیاتر حاڵەتێکە بەڕاستی سێر ئەکا ئەو جوهدەی ئەیکا مقابلی ئەو جەستەی نییە کە لە ئاوێنەیە ئەیبینێ بەڕاستی مانگێک 2 مانگ 3 مانگ خەریکی خۆیەتی خۆی لە شەکر و ئارد بە دوور کردووە باشە خواردن حازرەکە لە ماڵەوە بە زۆر ئەخەوێ ئێستا زۆربەی گەنجەکان بەڕاستی تا ڕەنگای شەو ناخەون یەکەم شت کە ڕایەنەر بە یاریزانی ئەڵێ زوو بخەوە ئەمیش زوو ئەخەوێ پابەندە بێ بە هۆڵی لە جوانیەوە یەم ئاسنە قورسانە بەرزەکاتەوە ئارەقە ڕێژێ هیلاکە بێ دوای مانگێ 2 مانگێکی یاری لەش جوانی زۆرە ینی بەڕاستی مانگێ هیلاک بوون لە هۆڵێکی وەرزشیە کەم نییە سری جەستێکە سێرەکان نەگۆڕاوە تۆزە بێهیوا بێ لەم حاڵەتە ئەمە حاڵەتێکە کە تۆ یاریزان تووشی بێهیواییەکە زۆر جار وای لێکا واز لە هەرێکە بێنێ ئەمە تا چەند گرنگە ڕاهێنە لێرەدا ئامۆژگاری بکات پێی بڵێت کە نیواز نێنێت ئومێدی پێ ببەخشێت بەڕاستی یەکەم قسە کە لە دەمی ڕاهێنەر بێتە دەرەوە ئەبێ ئەوە بێت بە یاریزانەکە بڵێ کاکەی جان ئەم یاریە یاری هەفتە و 2 هەفتە و مانگ و دوان نییە لەش سەختە لەش واز و ناگۆڕێ لایەنی مادیت باشە زیرەکترین مامۆستای دنیات هەیە هەرچەند هیلاک ئەبێ ئیلا لەشی تۆ پێویستی بکاتە بۆ گۆڕانکاری ئەبێ ئەوە بخاتە مێشتچێەوە یعنی بە زووی سەیری خۆی نەکابزانێت گۆڕاوەیاننا بە حەقەت من لێرامەیە قسەش بە و یاریزانە بە ڕێزانە بڵم کە کێشێکی زۆریان هەیە قسەیە زۆر گرنگە پیرۆسترین یاریزان لە لای من لە لای خودی خۆم بەڕاستی ئەو کەسەیە کە جەستیشی ناشرینی هەیە کێشێکی زۆری هەیە پەنا ناباتە بەر عملیاتی گەدا پەنا ناباتە بەر دکتۆر و دەرهێنانی چاوری بیر لە شتیکە ناکاتەوە بیر لەو ناکاتەوە بە پارە جەستەی جوان ئەمەشت پێویستە بە ڕۆشنبیریەوە کە هەیە بێزەبەت پەنا ناباتە بەرەو شتانەیە لە هۆڵێکی لە جوانیە ساڵ و نیوە 8 مانگ 9 مانگ هیلاکە بێ و ئارەقەڕەش و دوای جەستەیەکی جوانی هەبێ ئەو یاریزانە قەڵەوەی کە بە ماوەی ساڵێک بە ماوەی 2 ساڵ جەستەیەکی ڕێکی ئاسایی بۆ خۆی دروستەکە لەو پاڵەوانە گرنگترە کاتێک لەم مەرحەلەیەی منەوە با بڵێن ئاچێتە سەر ستەیجۆ بێ بەتەڵی ئاسیا و بەتەڵی عێراق و پاڵەوانەتیەکانی تر زۆر باشە مامۆستا یەکێک لەو دیاردانی کە زۆر دەبینرێت لە نێو گەنجاندا لە هۆڵەکانی وەرزشیە کە پێشتر خۆشم وەرشم کردو وازهێنی ینی چەند مانگی خەریکەبی دواتر بە شێواز لە شوازەکان بێزارە بی ینی ئەو هۆکارانە چین کە واد لێ بکە واد لێکا کە بێزار بیت یاخود وازبێنی لەم وەرشە وە چی لە مێشکی خۆمانە دروستکەین کە ئێمە بەردەوامی بدەین بەم وەرشە و وازی لێ نێنی بەڕاستی یەکەم شت ئەمە حەز تۆ پێش ئەوەی باسی ئیرادە بکەین کە تۆ پێویستە ئیرادەت هەبێ ئەبێت تۆ حەزێک لە ناو دڵ و دەروون و مێش کتابێ واد لێ بکە یعنی جەستێکی جوانە هەبێ جا چەندێک زەن یەک شت هەیە کاگەدانیار چەندێ عیلم پێش بکەوێ چەندێ بەرەو پێشەوە بڕین چەندێ سەردەمان مەکانم پڕادە پێشەوە شتێکی منەمە دڵی من خۆشەکە بڕاستی خۆشبەختانە لەشی مرۆڤ بە ئەلکترۆنیا جوان نابێ هیچ کاتی لەشی مرۆڤ بە پارەقەت جوان نابێ هیچ کاتێک دکتۆرێکی تەجمیل ناتوانێت لەشی مرۆڤ جوان بکە ساختەیە و لە شانەمووی ساختن چەوری دەرمووی شلە بێتەوە هەنی لاوانەی بەسەر جلەوە لەش ڕێک بێ
بەس قەت دکتۆرە ناتوانێت تۆ قۆڵی پیاوێک ئاوا لە کراسێکاتە سک دەرخە تەندروستیش بێ بێزەبەت لە هەمووی گرنگترە من هەموو جارێم قسەم کردو یاریزانێتە هۆڵی لە جوانی یەکەم جار تەندروستی اینجا لە شێکی چۆن لەبەر ئەوە تۆ ئەبێ ئەم شتە بچەسپێ لە مێشکتا یا هیلاکە بی یا ئیرادەت هەیە یا لە کەسێکی کە جیاوازە بی یا ئەو تا هەتاماوی خاوەنی لە شێکی ناشرینە بی ماوەستا زۆر جار وەرشەوان چەند با بڵێ مانگی وەرشش دەکات یاخود چەند ڕۆژی وەرش دەکات یەکسەر بیری لای ئەوە کە پرۆتین بخات و خێرا جسمی تۆزە گەورە بەتایبەت ئەو مێردنداڵانی کە هاوردە دەدێنێەوە زۆر ڕاستەوە حاڵەتێکی زۆر باوە لە ناو هۆڵەکانی لەش جوانیا بە حەقەت خواردنی سەپلیمنت و هەتا دوایی و با بڵین هۆرمۆناتەکان کە من نامێ لە سایقسی لەسەرگەمەوەی زەرێکی زۆری هەیە مەرحەلات بەڕاستی منی سا پێشەوەی لە قسەکانەوە پێم وتم یاریزان کە هێتەوەڵێکی لە جوانیە من لێ پرسم ئامانجی تۆ چییە ئەگەر ئامانجی یاریزانەکە با بڵین کابراایکی ناتەندروستە دکتۆر ناردێتی هیچ پێویستیەکی بە تەنانەت سەپلیمنتەکان نییە و تقریبا ڕێکردنەوەی خواردنیش نییە من بڵێم پرۆتین زیاد بکە ماسی زۆر بخۆ گۆر زۆر بخۆ تەنها پێڵێم لە خواردنە خراپەکان دوورکەوەرە بۆ بێڵم ئاردوو بەرهەمەکانی و شەکر و بەرهەمەکانی لی دوورکەوەرەوە و ڕاضەیەکی تەندروستی پێەکەم لەبری عادەتەنەوەی کە ناتەندروستن بە تەمەنن تەنها بێ سەعاتێک لە هۆڵێکی لە جوانیە ڕاهێنان بکە لەوانەیە ئەگەر شیشە کەبابیش بخوا لە دەرەوە بەقەدەر ئەوە کاریگەری نەبێ کە نەجوڵێ کە ڕاهێنان نەکە بەشێکی تریان یەن زۆر خولیانە حەزیان لێتی وەک من و هەموو ڕاهێنە لە بەڕێزەکان کە لە پێشترا حەزمان لێ بوو پاڵەوانێتیمان کرد و دوایی بووین بە ڕاهێنەر ئەڵێ مامۆستا من حەزەکەم بێمە ناو بوارەکە و قۆڵم زل بێ و شانم زل بێ و ئەمە کۆمەڵێ یاسای تایبەتیت بۆ ئەم کەسە هەیە هەڵبەتە لە ئەوڵەوە هەروەکو کەسیش ئاسایی سێریەکەی بەی شێوەیەک باسی سەپلیمنتەکانی لەگەڵ ناکەی باسی هۆرمۆنات و یاریکردنی قورسۆم شانی لەگەڵ ناکەی واتە لە ئەوڵەوە هەر یاریزان ئەگەر داوای کردبێت تێبگەێنێت کە جارێ بەڵێ بێت تێبگەێنێت تۆ ئیشتا یەکەم تەرکیزی ئەوەت نییە لە ناو یاریەکانە کە بتانی بە مەزبوطی باسە بسێ گەورەکەی قۆڵە گەورەکەی دوو هەمیان قوتی ئەوە نییە بتانی ئەم سەپلیمنتۆم پرۆتینە دابشکەیتەوە بەسەر لەشتا ئەبێ یەک خاڵی تر گرنگە کاکە دانیار کە یاریزانی یەتە بەردەمێ پێشتر ئەم یاری نەکردووە ینی زۆر بە ئاسایی مانگی یەکەم و مانگی دووەم و مانگی سێم و چوارەمیش بەڕێکردنەوەی خواردنەکەی ماڵەوەی لەشیە گۆڕێ تۆ بۆ سەپلیمنتی تۆ بۆ پاری پێسەرفەکەی هەرچەنە تاواکەرە خۆراکیەکان لە مەرحەلەیەکا بۆ یاریزان هیچ زەرر و زیانێکی نییە ینی حەزەکەم لێرەون قسەیە بکەم لە بەرنامەکانە بەڕاستی لە تۆڕە کۆمەڵاتەکە ئەیبینم بابەتی هۆرمۆنات و بابەتی تاواکەری خۆراکی تێکەڵ کراوە ئەم شتە دوو بابەتی زۆر جیاوازە بابەتی هۆرمۆنات و ستیرۆیدەکان لەگەڵ تاواکەری خۆراکیان دوو بابەتی زۆر جیاوازە سەپلیمنتەکان هیچ زەرر و زیانێکی نییە بەمەرجێ لە مەرحەلەیەکە کە یاریزان ئیتر لەشی وەستابێ تۆ لە مەرحەلەی یەکەم یاریزان بە یاریکردن و ڕێخستنی خواردنەکەی ماڵەوەی ئەگەێنیتە شوێنێک لە دوای ئەوە گەر یاریزان حەزی کرد زیاتر بەرەو پێشەوە بچین اینجا باسی سەپلیمنتەکانی لەگەڵەکەی بەشەوام سایت بەوەی کە ئەو یاریزانی دەچنە هۆڵەکانی لەش جوان دەستکات بە یاریکردن تووشی ئەم بێزاریە دەرونیە نەبێ و هەروەها پەناش نەباتە بەر ئەو تاوکەرە خۆراکی و هۆرمۆناتانە لە کەیە چاوەڕێی گۆڕانکاری بیانی دەست بکات بە وەرزش و تووشی بێزاری نەبێ بزانێت لە چ کاتێکە لەشی ئەم گۆڕانکاری بەسەرایە بەڕاستی ئەمەش ئەم یاریزانە بەڕێزانە ینی پۆلێنە بن بۆ دوو جۆر جۆرێکیان کەێنە لای من جەستیان چەورێکی زۆری پێوەی قەڵەون باشە کێشیان زیایە جۆرێکیان زعیفن لاوازن تعاملکردن لەگەڵم دوو جۆرەیە جیاوازە بەڕاستی ئەوانەی کە قەڵەون و چەورێکی زۆریان هەیە سەرەتا لە بەرنامەی یاریکردنەکەدا زیاتر نزیکیەکەیتەوە لە یاری کاردیۆکان و پێشی ئەڵەی واز لە ئاردوو بەرهەمەکانی شەکر و بەرهەمەکانی بێنە من بە پێی میکانیزمی خۆم زۆر باسی چەوری ناکەم لەگەڵ یاریزانە ئەگەر زۆر قەڵەویش بێ چونکە کاتێک شەکر و ئاردوو چەوری و بەیەکەوە لە زەلامی قەتەعگە بەڕاستی ناتوانێت تووشی ینی مەلە لە بێتاقەتە بێ ناتوانێت جێبەجێکە من پێڵێم شەکر و بەرهەمەکانی تەرەکە ئاردوو بەرهەمەکانی تەرەکە بەڕاستی میوەکانیش لە بەیانی هەڵەسی لە خەوتا پێش ڕایەنان بیخۆ لە دوای ڕایەنان و تاخەوی میوەکان مەی خۆیان کەمی کەرەوە چونکە شەکری ناو میوەکانش بەڕاستی کێشی یاریزان زیاکە هەر چەوری کۆ ئەکاتەوە ئەمە جۆرێکیانە من لە کاردیۆکان نزیکی ئەەکەیتەوە و هەتا وەکو مانگێک دوو مانگ بە پێی جینات و قاڵبی لەشی تا چەورەکان لە جەستیا کەمە بێتەوە یا خود لێ ئەبێتەوە دوای ئەوە لە ئاسنەکان نزیکی ئەەکەیتەوە و
وردە لەشی بەرە و قاڵبێکی جوانە ڕوانی لەشی پیاوانە شانێکی پانتۆزێ خۆڵێکی ئەستوری بۆ دەرەکەوێ میش بە پێی کات ئەوانەی کە لاوازن تۆزێک حازرترن بەڕاستی بۆ ئەم یاریە لەوانەی کە قەڵەوەن ئەوانەی کە جەستیشی لاوازیانێ و چەوریان کەمە حازرترن یەکسەر تۆ بە کۆمەڵی یاری ئاسن یاری لە جوانی لەگەڵ یانە خەریکەبی ئەمەیان تۆ بێ یەکسەر پێی بڵێ لەوانەیە بە مانگێک یاخود دوو مانگ تۆ داغڵی تاوکەرە خۆراکیەکانی بکەیت ئەنی هەنێ جار هەر لە سەرەتاشەوە تۆ توانین داغڵی تاوکەرە خۆراکیەکانی بکەیت لە برێم کابرا لەوانەیە خواردنی لە ماڵەوە باش نەبێ بەڵام سەرەتا تۆ کە یاریزانکی لاوازیەتە بەردەمێ پێی ئەڵەی تۆ پێویستە لە ڕۆژێکە 4 تا 5 ژەم بخۆی ژەمەکانیشە بریتی بن لەم جۆرە خواردنانە بەس ئەوانەی کە قەڵەون سەرەتا شەکر و ئاردیان لێ مەنعەکەیت و لە کاردیۆکان نزیکانەکەیتەوە تا جەستەیان چەوری کەمە بێتەوە یان نامێنێ زۆر باش مامۆستا ڕۆشنبیری وەرگرتنی ئەو زانیاریانی کە ڕاهێنەر دەیبەخشێت بۆ یاریزان تا چەند گرنگەوەتە تا چەند گرنگە یاریزان ئەو شتانە جێبەجێ بکات کە ڕاهێنەر پێی دەڵێ زۆر جار کۆمەڵشتی پێڵەوە وەک خۆت ئاماژت پێکرد لە وازێنە لە کۆمەڵی خواردن و شەکر و ئەمانە بەڵام بەر لەگەڵ یا بەردەوامێ دوایش ئەڵێ وەڵام من جەستەم نەگۆڕین جسم نەگۆڕە یاخو زۆر جار لە شێوازی وەرزشکردنەکە ئانی بۆ شازە بێ وەرزش بکات و ئەو ئاسنانە هەڵبگرێت زۆر جار ئەمەش جێبەجێ ناکات دوای کەی تۆ سێرێکی ئەوەی کە لە مشکی خۆیەتی جێبەجێەکە کە چۆن وەرزش بکە یاخود وەزنی زیاتر جێبەجێەکە لە بیدایەتی وەرزشەکەیدا زۆر ڕاستە ئەمە تۆ کە یاریزانێک کاکە دانیار کە یاریزانێک گێتە بەردەمێ من عادەتەن لە هۆڵەکەی خۆمە کۆمەڵێک قسە و یاسا و قانونم هەیە بۆ هەموو کەسێکێکم با بڵێم 20 دقیقە قسە لەگەڵ یاریزانەکەم لە دوای یا پێڵێم ئەڵێم کاکە جانم قسانی من بۆت ئەەکەم سوودە بۆ جەنابێ لی نزیک بیتە و جێبەجێکی ئیسفاداکی لی دوورکەویتەوە زەرەرەکەی پێی ئەڵێم تۆ پارەی هۆڵەی پارەی کۆرس ئەی کات لە خۆت ئەکوژی هیلاکە ئەبی باشە ژیانێ بە جۆرێکی تر ئەخەیتە زەحمەتەوە با بڵێن قسەکانم جێبەجێکە بۆی ئیسفادە بکەیت وە زۆربەی ئەو یاریزانانشی کە لە پێشترا پرسیاری لێکردم واز لە یاری لەش جوانی ئێنن ئەو یاریزانانن کە ڕێنمایەکانی ڕاهێنەر جێبەجێ ناکەن ئەگەر ڕێنمایەکانی ڕاهێنەر جێبەجێ بکەن لەشیان ئەگۆڕێت تەبعاان لەشی یاریزان کە بەرەو گۆڕانکاری ئەڕوا یاریزانەکە زیاتر متعلیقە بە یاریەکەەوە ئەو یاریزانانەی کە لەشیان لە قاڵبێک ئامێتەوە ناگۆڕێن خەلەلێک دروستە بێ لەو یاسانی کە ڕاهێنەر بۆی داناوە جێبەجێ ناکە ئیتر یا خواردنەکەی ماڵەوەیەتی یا شێوازی یاریکردنەکەیەتی یا خەوەکەیەتی یا نەهاتنێتی بۆ ڕاهێنان زۆر باشە کە ئەمەم ساعت زۆر کەس هەیە لە ماڵەوە خۆی سیستەمێکی داناوە ڕێژیمەکە بەڵام وەرزش ناکارەگەڵێت تەنها وازی هێناوە لە ئارد و بەرهەمەکانی و شەکر و بەرهەمەکانی و چەورەکانیش تۆزە ڕێک کردوتەوە ئەمە ئایا ئەگەری ئەوەی هەیە کە وەکو کەسێک کە یاری ئەەکە گۆڕانکاری بەسەر جستایان ئەتوانین خۆی لە ماڵەوە یاری بکات وەکو هۆڵ کاریگەری لەسەر جستەی دروست بێ بای شێوەیەگە و بابەتە زۆر جیاوازە و حاڵەتە زۆریش هەیە لە لای من نەخێرز دووشتی زۆر جیاوازە بەڕاستی جستەیەکی بێڕاهێنان کێشی دابەزێن چۆرەکانی سووتێنێ لەگەڵ جستەیەک ڕاهێنان بکە زۆر جیاوازە من یاریزانەکانی من بەڕاستی ئەوانەی کە چەوریشان هەیە هیچ کاتێک وەزنیان بە شێوەیەکی بەرچاو زۆر قەتدا نابەزێت لەبەرەوەی من هەموو کاتێک یاری ئاسن و یاریە کاردیۆکان بۆ یاریزان تێکەڵەکەم بە تایبەتی یاریزانە ئەوانەی کێشیان زیاد چەورن کاتێک تۆ گرامێک 2 گرام چەوری لە لەشی کەمە بێتەوە 0.5 گرامێک ماسوولکە زیاد ئەکات ئەو کەسانەی کە لە ماڵەوە تەنها ڕێژیمیشی خواردنیان هەیە بە تایبەتی ئەوانەی کە کێشی لەشیان زۆرە هیچ چەوریان زۆرە کە بە تەنیا ڕێژیمێکی خواردنیان هەیە بە دڵنیاییەوە لە دواییە با بڵێن پێست و گۆشتەکەیان تۆزێ شلە بێتەوە بەسەر ماسوولکەکەیان جستیان نەرمیەکە نوێنێ جستێکی ڕێک و تومیانیە چونکە ماسوولکە دەستکاری نەکراوە تۆ تەنها ئیش لەسەر چەوری کراوە بەڵام ئەوانەی کێنە ناو هۆڵێکی لە جوانیەوە لە هەمان کاتە دەستکاری ماسوولکەش ئەکەن و دەستکاری چەورێکەش ئەکەن لەمان کاتە چەورێکەش ئەسووتی و ماسوولکەکەش ینی گەورە ئەبێ کە ئەڵێم گەورەبوونیێکی وەکو پاڵەوانێک ینی ئەرزەوان تێ بگا قۆڵی وای لێت بە ملیم یعنی بەڕاستی هەرو ملیمەش بەسە بۆ ئەوەی کە تۆ لە شوێنەرم نەبێت ئەوەی جیاوازەکە زۆر باش مامۆستا ئەتەکێتی نێوان یاریزانان خۆیان لە نێوان هۆڵەکانی وەرزشدا ینی زۆر جار
کەسێک بۆ چەند ساڵێک خەریک بووە کەسێک گێت خێرات تەداخلی وەرشەکەی دەکات تا چەند گرنگە ئەمەی کە ئەگەر ئەزمونیشی هەبێت مامۆستای ڕاهێنەرەکە ئاگادار بکاتەوە لەوەی کە خۆی پێ بڵێ ئەوە هەڵەیە ئەوە مەکە ئەوە بکە لەوانیان بە شێوازی کە هەیە بەتایبەت گەنجان بە شتێکی دیکە وەریگرنیان زۆر جار تووڕەبیان زۆر پێی ناخۆشە ئەم جۆرە مامەڵەکردنە تا چەند گرنگەوە تا چەند ئەبێت ڕاهێنەر ئاگاداری ئەم جۆرە ئەتێکێتانە بێت لە نێوان وڵەکانی وەرزشدا. من لە پێشترا لە قسەکانمە شتێکم و دووتم پیشەی ڕاهێنەری و پیشەی پاڵەوان بوون دوشتی زۆر جیاوازن. ئەنێ بێ سەرەتا ئەو کەسەی کە دەداخلی یاریزانە سەرەتایەکەکە عادەتەن یاریزانە پێشکەوتۆکانن کە دەداخلی یاریزانە سەرەتایەکانەکەن ئەبێ ئەو یاریزانە پێش زۆر پیپیەکەنن ئەوشم بینیوە. حاڵەتانە زۆرە پێ ئەکەنن یاخود لەو لاوە دوو کەسن دو یارزانی پێشکەوتون وەکو تعلیقێک لی ئێن یا تەداخلیەکەنم یاریە غەڵەتە یا ئەوە بەو جۆرە وایە سەرەتا بێتۆ یاریزانە پێشکەوتۆکە لەوە تێبگا تۆ پاڵەوانی تۆ یاریزانی تۆ ڕاهێنەر نیت ئەبێت تۆ سەقافەتی ئەوەت هەبێ بەڕاستی شخصێتی ئەوەت هەبێ کە تەداخلی ئەم یاریزانە نەکەیت تۆ ڕاهێنەر نیت تۆ پاڵەوانی تۆ پاڵەوانی لەوانەیە یعنی لە وڵاتەکانی دەرەوەیە ئەنی هەنێ جار لە وڵاتە شاتیایەتی ینی پاڵەوانی تیا لە ناو قاعەکە من ناو قاعەکەی خۆماتیایەتی پاڵەوانی تیا لەشی لە من گەورەترە ماسولگیانی لە من بەهێزترە حتا لەوانەیە لە ڕووی قوت و هێزەوە لە من باشتریش بێ ئەوەی کە ناخۆشە من سەرنجماوە سەرەتایەکان خەریکە وای لێت ئەوەکەن بەڕاهێنەر ینی لەبەری کە بزەڵشتی من یاریزانیە تەلام ئەڵێ مامۆستا من هێنە من تۆ ئەم یاریت ئاوات پێوتم فڵانکەس ئەڵێ وانی وتم ئەڵم فڵانکەس چیەچم بۆ لای ئەڵم فڵانکەس ئەم یاریت چۆنە من خۆم ئاگام لە حاڵەتەکە بێ ڕێگری لەو حاڵەتەوەشە بۆ ئەو شتێکی دیکە بێ و کە پاڵەوانەتی دەکات ینی بۆ ئەم لەوانێ نەخوات بۆی کە لە شولاری ئەم بۆ ئەم وەرشە هەر فەرقی هەیە من ئەزانی چی کاگە دانیار من خۆم یاریەکانم بە ڤیدۆ هەمووی گرتووە لە هۆڵەکەی خۆمە کاتی یاریزانە لیام یاریەکانی بە ڤیدۆ بۆ ئەنێرم بەڵام لە یەکشی شتێک ئەگەێنم حەزەکەم لێرەوە هەموو یاریزانە خۆشەویستەکان بە ڕێزەکان لەم شتە تێ بگەن تۆ ئەگەر چوار مامۆستای زیرەکی ئەم جیهانە بەسەر سەرتەوە بێ یاری پێنج فرێز بکەیت ئیلا تۆ ناتوانی وەک من یاری پێنج فرێز بە ڕاستی ئەنجام بی ئیلا پێویستێ بەکاتە بۆ ئەوەی تۆ ئەم یاریەر بەڕێکی ئەنجام بی پێویستێ بە تەجروبەیە ئەینە مۆزوعی سایقی چەند مامۆستای بەڕێزی سایقی تۆ لە چواردەوری تۆ بن و فێرێ بکەن کلاس چیە و بنزین چیە و ئیستۆپ چیە و گێر ئیلا کە ئەچیتە سەری ئەگەر یەک ساڵ پێش ئەوش باسی سارەت بۆ کرابێ پچیتە سەر سارە ئیلا ناتوانانی وەکو کەسێک سارە لێ خوڕی کە 15 ساڵە سارە لێ خوڕی بیست بدەم یاریە جوایە من چەندێک تۆ تێبگەێنم لە یاری لە جوانی چەندێک ئەم یاریە بۆ تۆ ڕێکەمەوە ئیلا تۆ ناتوانانی وەکو پاڵەوانێک و کارزەی پێشکەوتوم یاری ئەنجام بێ بۆیە زۆر تەبیعیە چونکە تۆ لە ئەوڵەوە بە کێشێکی سووک یاریەکەی ئازار بۆ تۆ دروست نابێ کاتێک کێشەیە کە تۆ یاریەک بە غەڵەت ئەنجام بێ کە تۆ گەشتی بیتە مەرحەلەکانی پێشەوە یاری لە جوانی و یارزانکی پێشکەوتوبی وەزنێکی زۆرە لە جیهازێکجا لە شەفتێک یا بێت و بە غەڵەت ئەنجامی بێ و کاتە ئازارێ بۆ دروستە بی و مساوبی کێشە بۆ دروستە بەس لە سەرەتاوی کێشەیەک نییە مامۆستایەت ئێمە لە کۆتایی نزیکە بینەوە لەم تەوەرەیە ڕێنمایی جەنابێ بۆ یاریزان نەچێ بەوەی کە بە دوور بن لە زیانی جستی و زیانی دەرونیش لە کاتی یاریەکانی لە جوانیە بەڕاستی من تەنها ئەوە ئەڵێم با یاریزانە خۆشەویستەکان لە ماڵەوە لە شوێنی ئیشەکەیان کاتێک کە بیر لە یاری لە جوانی ئەکەنەوە بە هیچ شێوەیەک پێ نەخەنە ناو هۆڵێکی لە جوانیەوە ئەگەر بە تەمان واز بێنن ئەگەر ئیرادەی ئەویان نییە بەردەوام بن ئەگەر حەزی ئەویان نییە کە لەشیان بگۆڕێ چونکە پێت نایە هۆڵێکی لە جوانیەوە تەنها ئەو بڕەپارەی ئەڕواکە ئەی بەو هۆڵە یایی بەو کۆرسە و ئەو کاتەشێ لێ ڕواکە تەرخانیەکەی بۆ یاری و هیچ شتێکیش ناگۆڕێ بە مودێکی کەم چاوەڕێی مودەی کەم نەکەن سپاسانەکەم سپاس بۆ دەرفەتە ڕاهێنەری وەرزشی لەگەڵمانە بوو زۆر سپاس مامۆستای بەڕێز بەڵای عزیزان زۆر کاتێک خی گەورەیەکێک لە نیعمەتەکانی خۆی لە دروستکراوەکانی ئەسەنێتەوە کە بەڵێ نیعمەتی تری پێدا هەروەک وەڵەن کاکدانیار کاتێک خی گەورە دەرگایەک داخا بە حکمەتی خۆی بە ڕەحمەتی خۆی چەندین دەرگا لەو بەندەیە کاتەوە زۆر کاتە بینین کەسێک با بڵێن کەم ئەندامە یەکێک لە ئەندامەکانی نییە دەستی نییە چاوی نییە
یاخود ئەندامێکی تری نییە خۆیەوە بە بەهرەیەکی تر بۆی قەرەبوو کردوتەوە لە شارە زوریش نابینایەکی بەهرەمەندمان هەیە خاوەنی بەهرەی جیاوازە و ڤیتێکمان ئامادە کردووە لە سەری بینەری بزانێکینەوە بەهرەیە چێکە خی گەورە بەم بەڕێزی بەخشیەوە فەرمووی الله أكبر أشهد أن لا إله إلا الله أول حرفيك هم زانتيه أوش هادي أوش الهادي ألف جعفر أحمد ألف الرفيق من توفيق عبد الله محمد ميلاد دانشتي كان سبيكي فرخ لعشيرتي فرخي لصالي هشتا كان نابينابو لاسرا بلاي الشهيد حمد صالحي كان سبيكم كاتا كان بزوري لمالا وكيم ولا مزقوت ولا مدورو بشتا بري أكمو بون يجا كان في فزة أقل كان سبيكام إن شاء الله آمادمو يبون يجا كانوا بانا فالمو جماعات كم بزورين يجوان بجماعته أو تقريبا بسوانا صالة مؤذين يمز قوتا كسها وكالم نيشان تايباتي نيوزكاني بياني تقريبا ساعات شوية يمينية بخبرني لمالي خوش معنا تا هاو كالم بيت بابا زيادة زور بيت جاس فاسي خوام كردوك هيني بسرحاتا كم بوتا ماي قرانا ومو عبادت بخوي تاكو تنها خواب زيادة الخوش مدلم آلامه وبتايبتي بنيجي بياني زول متاحم هن قالب مستوكة بنيجي بياني زۆری شانادی پێوەکەم کە ئیسا کە من خۆوای لێ کردووم بە خەڵاتێکی گەورەیە زانم کە گومڕا نەبووم و شوێنی ئەو دینەی خوا کەوتم ئینشاڵڵا بە عەقڵی خۆم بەیانیان ئەستەغفر الله عند لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين وأمانة سبحان الله وبحمده أستغفر الله وأتوب إليك حولي بقرة وآخري بقرة آية الكرسي وكل كانوا أنا أخوين بياني دواء دين كي لا شيء كميش أعضاء تابع رجل نابي نوال خابز يابي التلميذ وشونها أنا هل فيش بعن زود فيش بعن قيمة إليه بل الله أوات موتس داني مالي خواكم لسدينا كم في وزبهم وريكوبيا هين دام زراوبا قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر ئێمە بەبەیەکۆین ڕۆژانە یەن بۆ مزگەوت لە کاتەکانی یانشە هەموو کات ئامادەیە سپاس بۆ پەروەردگار پیاوێکی زیرەک پیاوێکی عاقڵ پیاوێکی لەسەرخۆ پیاوێکی مسلمان سپاس بۆ خوا یعنی لە کاتی بانگا لە کاتی جەماعەتە حازرە هەموو کات و لە کاتی لە کاتەنجە کە موبایل یعنی کە نابینای خۆی تەعالا نابینای کردو لەگەڵ ئەوەیشە زیرەکی کردووە ئەزانێ کێ تەلەفۆنی بۆکە ئەزانێ کێ بۆی نەکردووە و یعنی من بەڕاستی بەلامەوە عەجیبە کە پیاوێکی ئەوە ماشەڵڵا کە نابینای ئەوە نەزیرەک کاتی بانگە هەموو کاتێک پێش بانگ لێرە ئامادەیە لە کاتی من ڕەمەزانە لە ڕەمەزان عنی تۆ بەفر بێ باران بێت ئەم هەر ئامادەیە سپاس بۆخوا لە بەیانیانە لە پارشێوانە لە ئیشایانە لە کاتی جەماعەتە لە بەربانگە هەموو کات ئامادەیە سپاس بۆخوای گەورە نابینایە هیچ کاتێک ڕێگن نەبووە لە ڕێگەی ئەمە هەموو کات هاتووە و یعنی ڕێگەکەشی هەرچەند تۆزێ ناڕەحەت بۆ ئەم هەر هاتوو شکیلەی نەبوو الساعة 4:41 دقيقة
خی پەروەردگار بەسەری کردوتەوە یەکێک لە ئەندامەکانی لێوەرگرتوتەوە بەڵام لە مقابلە دەیان شتی جوانی پێبەخشیوە بەڵێ مەلا تۆفیق نابینایە بەڵام دڵی ڕۆشنە پیاوێکە ئیلتیزاماتی مزگەوتی هێتوانم بڵێم ڕیشی لەم ڕێگەی مزگەوتە ئاسپی کردووە و من نسخ و ئامۆژگاریم هەیە بۆ هەموو خزمان بۆ هەموو دۆست و خۆشەویستەکانی لە چواردۆری کاک مەلا تۆفیق فعلا هەروەش بووە پێغەمبەری خوا لە فەرمودەیەکا فەرمێ من قاد أعمى 40 ذراعا أو 50 ذراعا أفرمي كتب له عتق الرقبة أفرمي هر كسي 50 هنگاو یا 40 هنگاو دەسی نابینایە بگرێ وەکوایە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی کۆیلەیەکی بۆ ئەنووسێکە وەکوایە کۆیلەیەکی ئازاد کردبێ یا لە فەرمودەیەکی تر ئافەرمێ من قاد أعمى 40 خطوة أفرمي هر كسي دسي نابناية بقري 40 هنگاو أفرمي وجب له الجنة خواهي پروردگار بهشتي بو واجب أكات وبهشتي بنسيب أكات كواتا أو هيك لما فكان كخواهي پروردگار بكم أنداماني داوة بالأخص كاك مەلا تۆفیق هەردوو چاوی لە دەست داوە لە ساڵی هەشتاکان لە ڕووداوێکی نەخوازراوە چاوەکانی لە دەست داوە بەڕەسڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە زۆرێک لە شارەکانی کوردستاندا کەسانێکگەن کە خولیای بەخێوکردنی باڵندەیان هەیە خود باڵندە دەفرۆشن و چەند جۆرێکیشی هەیە لە هەرێمی کوردستاندا و لە نێو بازارەکاندا بوونی هەیە و لە نێو ماڵەکانیشدا کەسانێکی زۆرن کە حەز و خولیان بۆ بەخێوکردنی باڵندە هەیە و باڵندەی ماڵی بێگومان هەیە باڵندەژێ ماڵیە لە نێو ماڵەکەی دێت و دەڕات و هەشە لە نێو قەفەزدایە من زۆرجار پێم ناخۆشەوەی کە لە نێو قەفەزدا بەڵام زۆر جا باز لەو دەکەن کە واپی باشیان واپی خۆشەکە لەویا بێت بۆ زیاتر مانەوەی و باڵندەیە کە بێت بۆ شێوازە بەخێو بکرێت دەچینە لای ڤیتیە کاوکارانمان بۆیان ئامادە کردوین باڵندە فرۆشێک باز لە باڵندە و جۆرەکانی دەکات پێکەوە بینەری دەبین. من ناوم جەباری حاجی محمودە لە شاری سلێمانی دانوشی شاری سلێمانی پیشەم بەخێوکەری باڵندە و فرۆشتەی باڵندەیە پیشەکەم پیشەیەکی خۆشە و ڕۆژانم بزۆری ژیانم لەسەر ئەمی سەداگینەکە من خۆم ئەوەتەی هەم لە مناڵی و خولیان یعنی ئەگەر ڕۆژێ نەیە مناڵم تێرانە لەوانەیە خۆم نەخۆش بووم خولیای خۆمە هەمی پیشەکەشم لەسەرێتی ئەژینا من وەقتی خۆم پیتەر بوو حەزم لە میسە ماوەی 30 ساڵەمە ئیسمە 30 ساڵی ڕێکە ئەمە ئیسمە و فرۆشیاری باڵندە ماوەی 30 ساڵە هەمووی لە دەرەوەیە بە زۆری لە بەغاوەیە لە ئەوروپاوەیە لە سووریاوەیە لە تورکیاوەیە نیوەشی ئینتاجی شاری سلێمانی خۆمانە خواستی زۆر لەسەرا خەڵک بە شێوەیەکی بەربڵاو حەزی لە بەخێوکردنی باڵندەیە لە هەموو جۆرەکانی لە هەموو چین و کێشەکان حەزەکەن ئەم باڵندەیە بەخێوکەن لەبەرەوە خواستێکی زۆری لەسەر لە شاری سلێمانی لە شاری بەغا لە شاری کەرکووک لە هەموو شارەکانەوە بەعام خواستێکی زۆری لەسەر مەوسمی جووتکردنی ئەم تەیرانە جیایە هاوینی جیایە زستانی جیایە پاییزی جیایە ئەبێ لە هاوینانە ئەمانە جەویان بۆ بخوڵقی ئەم تەیرانە لە هاوینا چۆن موبەریدە سپرێت ئەم شتانە ئیشەکە لە زستانە ئەبێت زۆپا ئیشکا لەبەروی ئەمانە تەیرێکی ناسکرد چۆن خۆ بەخێوەکەی ئەمان زەوڵا بەخێوکرد
خواستەکەی بە زۆری لەسەر سەیری دەن و قەوسە جاران کەناری و ئێستەوە نییە ئێستا تووتیە کاسکۆیە مەکاوە بە زۆری بە عام دەن و قەوسە ئەم زۆرانە ئەگرێتەوە تووتی ئەگرێتەوە غەندور ئەگرێتەوە کۆکتێل ئەگرێتەوە کاسکۆ ئەگرێتەوە براکێت ئەگرێتەوە ڕۆژێلا ئەگرێتەوە جۆرەکانی زۆر جۆرەکانی سێ لێرە کە بە خێویانەکەی هەبێ دەرمانی کاملیان بۆ دابینکەی ڤیتامیناتیان بۆ دابکەی دانی چاک خواردنی چاک ئەنواع پێداویستەکانیان بۆ دابیکەی هەبێ ئاگاو لیان بێ ڕۆژانە متابعەیان کەی نەخۆشن نەخۆش نی سەیریکەیان تێکەڵ ناکرێت لە پاییزا هەر سەیرێکە تێکەڵەکە یێنیتە ناویان ئەبێ و تێرانە ماوەیە لە سوێنی شکابێ دەرمانی تەواویان بیتێ ئەجا تێکەڵی تێرەکانی خۆشی کێم لە مەوسمی پاییزا ئەنواع نەخۆشی و بەکتریا وشتانەیە جێژێتەوە هەناگرێتتن پێشە زۆرە ئێستا بە زۆری لە ئێرانەوە لە ئێرانەوە ئەگەر بێ بە قاچاق نەبێ نایەت بەڵام چۆنە ئێستا لە ئەوروپاوەیە یەکەم سور کە داغڵە بێ لە کوردستان داغڵ نابێ یەتە بەغا لە بەغاوە تەوزی ئەکرێ بە سەرشارەکانی ترا و دەکرێت ژینان بۆ ئێرە ئاسەنگی تیان نیە لەبەرەوە ئێرە کەسی وای تیان نیە هاوردەیسا لە بەغاوانەی بەغا کە ئێر لە داغڵە بێ لە مەتاری بەغا لەوێشەوە کڕیارەکانی خۆمان لە چەمچەماڵە لە کەرکووکە لە هەولێرە ئەچێ بە وەجبەی کرێ و تەوزی ئەکەن بە سەرشارەکان نرخ لە $100 دەستێکە بۆ 40 وەرەقە ئێستا و تووتین پشتی منەوە ئەو سەوزا لە ناو بەغا و کەرکووکە تا 7 وەرەقە ئەڕوا ئەوە یۆلۆ نابی پێڵێن دەگمەنترین تووتیە لەبەرەوەی توانای لەبەرکردنی سەنا ئاەتی هەیە ئیتر لە گەڵایەکەوە دەستێکە تا 7 وەرەقە بەپێی زۆری تەیرەکە و نرخی تەیرەکە یۆلۆ ناو خواردنەکەی عەلی بابایە گوڵە بەڕۆژە و تێکەڵە میوە هاتە سێوە پرتەقاڵە تا ئەخوا ئەمانەیە خواردنێکی تەبیعی خۆی هەیە مەسوولاتیان قورسەیە ئێمە لە دوکانە هیچیان نەینێ هەفتانە بای 100,000 بێت دانیان بینێ بەڵام تووتێکە مەسرەفی نییە تووتێکە مەسرەفی سووکە لەبەرەوەی یەکەو بەسپێ ناکات لێرە بەس بۆ بەخێوکردن و قسەکردنە بەس ئێمان تەیرانەمان کە نەخۆش بێ زۆری دەرمانی مرۆڤی بۆ بەکارێنین وەکو ئۆمۆکسرین ستراسایکلین ئەوانە مەخولی زیاترە لەسەر ئەم تەیرەکە بەخێوێکەی تۆ لە ماڵە چۆن ئینسان خۆی بەخێوەکە ئەم تێرە خۆی ئینسان حەزی لە پاک و تەمیزیە حەزی لە ژری جوانە ئەم تێرە حەزی لە خۆشوەردنە حەزی لە سوێنی پاکە حەزی لە خواردنی چاکە هەتا خواردنی چاکی بیت و خزمەتی چاکی بکەی ئەم تێرە تەندروستە بێ هەتا خواردنی فرا بابا لیم لێ ناکە و دەستخۆشیشم لێکە هەر لە ڕێی کەناڵەکەشانەوە دەست و قاچی باشەکەم بۆ مناڵەکانم وەڵای دوای خۆشم هیوادارمە لەسەر ئەم بەرنامەیە بڕۆ شێم ئەم بەرنامێ بڕاو هەیە ئەگەر نەخۆشکەوی ئەمە زاکاوی نێستا بڕاو بێ نەخۆشی خەمۆکی هەرچی شتە لە پشتە باتە خەڵک هەیە نەخۆشی دەرونیە دکتۆر بۆ نووسێ کەتەی ڕاگرێ باڵندە بەخێوکە لەبەرەوە مێسکی بە هیچ شتێک تۆ مەزبوڵ نابێت خولیای مێسک پێچێتە سەر ئەو تەیران ئەم تەیرانی پێسە لە کوردستانە لای خۆمانەیە ئەم جۆرە تەیرانن یۆلۆنابە کاسکۆیە مەکاوە غەندورە ڕۆژێلایە کۆکتێلە براکێتە زۆری زۆرە ڤنسا ئەم تەیرانە زۆر ئێستا لە کوردستان ئەوەنەی لە کوردستانی هەر بڕاوکەەوە نەسەر لە ئەوروپایە تەیرە شێوەکان ئێمە نایکڕین لێرە هەیە تەیر شێوی زۆرە بەستیها لێرە گوناحە ئێمە نایکڕین بخێنە ناو قەفەزەوە هەتا کە هێنن بۆ بازاڕی لە بارانەیان گرد و بڕنایانەکەن لەبەرەوەی تەیری شێوی بۆ ئێرە نابێت خۆش نیە تەیری شێوی خورماخۆرایە بووکە سوورایە قازاغەیە ئەم جۆرانە ئەم تەیری یۆلۆنابە بڕواکەی ڕۆژانە لێرەکە قسە ئەەکەیت ئەوە نیە مشتری و لەگەڵایە دوای تۆ ئەو تێرە مستەحیلە لە ماوەی هەفتەیەکە ناوی ئەو کەسە دەجار دووبارەکەس ئەو تێرە جارە دەجار خۆم بانگە هەر لێرە تا ناوەکەم پێ بێت لە شاری هەولێر لە قوتابخانەیەک خزمەتێکی چەندنی نەمان بەڕێوە چووە کە پێکەوە قوتابی و مامۆساکان نەمامەنێژن لە باخچەی قوتابخانەکە بینەرە بین بزانێکین چیەکە. قوتابی قوتابخانەیەکی دەوروبەری شاری هەولێرن بە یارمەتی ڕێکخراوێک خەریکی چاندنی دار و
سەوزکردنی حەدیقا بێناز و بێخزمەتەکەی قوتابخانەکەیانن. بەوتەی سەرپەرشتیاری پرۆژەکە ئامانجیان لە ئەنجامدانی ئەو کارە سەوزکردن و جوانکردنی سیمای قوتابخانەکانە و دروستکردنی ژینگە و کەشێکی تەندروستە لە ناو ناوەندەکانی خوێندن. بە تایبەت قوتابخانەکانی دەوروبەر بەڕاستی شێوازێک لە شێوازەکان سەوزاییان تێدا زۆر کەمە. وەکو بیرکردنەوەک لەو سێکتەرە و ژینگە دۆستی وەکو مەرحەلەی یەکەم 1960 دارمان دابین کردووە لە قوتابخانەکان بە شێوەیەکی پێویست، چونکە ناتوانین بڵێ بە شێوەیەش تەساوی نە بە شێوەی پێویست هەر قوتابخانەیەک چەندی هەبێتن ئەوەندە دارێت تێدا دەچینین و سەوزایی پێدەگەێنین. هەر مەکتەبە و هەر شوێنە شێوازێک لە شێوازەکان پێشتر سەردانمان کردووە داتامان وەگرتووە لەسەر داتاکانی خۆمان دارەکانیان بۆ دابین دەکەین. قوتابیانی قوتابخانەکان دڵخۆشن کە بەدەستی خۆیان داردەچێن و بەشدار دەبن لە سەوزکردنی قوتابخانەکەیان. بەڕێوەبەری قوتابخانەکەش پێی وایە قوتابیان فێر دەبن کە ژینگەیان خۆش بێت و ژینگە و سەوزایی قوتابخانەکەیان بە پاک و خاوێنی ڕابگرن. حتمما ئەم پرۆژەیە گرنگجێکی تایبەتی خۆی هەیە، چونکە قوتابیانەوە فێر دەکاتەوە هەم لە ماڵەوە هەم لە قوتابخانە هەم لە ژینگەی پۆل وا دەکات کە گرنگی بە سەوزایی و ژینگەی قوتابخانە بەگشتی و دەوروبەری قوتابخانەش بدات. ئەم سەوزکردنەش لە ڕووی دەروون و ئاسوودەی و ئاسوودێکی جوانتر بە قوتابیان دەبەخشێت وا دەکات هەست بە ئارامی بکەن بەتایبەت کە ئەم دارانە سەوز دەبن گەورە دەبن دەتوان لە ژێرم سێبەری ئەم دارانە بخوان دانیشتن سعی بکەن خوێندنی خۆیان بکەن بەگشتی پرۆژەیەکی باش و دەستخۆشی لە هەمولایەکتان دەکەن و دەستخۆشی لەو بەڕێزانە دەکەن کە بە چاندنی دارەکان ماندی بوون. دەمەوێت دارەکەمان گەورە بی چونکە ئیمەیە ئەوڕۆدارمان چار زۆر دڵخۆش بووین حەزمان لێ تا مەکتەب تاوا دەبێ ئەو دارانە گەورە بن و ئەوانەی کە پاشمەش دێن کە ژینگەکەی پارێزن و هەموو قوتابیانی ئەو مەکتەبەی ژینگەی پۆلی خۆیان بە پاک و خاوێنی بێنەوە. دەستگای حاجی ئیدریسی خێرخوازی بە ئامانجی فەرهەمکردنی ژینگە و ئاوهەوایەکی پاک و تەندروست بۆ قوتابیان هەڵمەتێکی ژینگەیان دەست پێ کردووە. هەڵمەتەکە بە چەند قۆناغێک ئەنجام دەدرێت. لە قۆناغی یەکەم قوتابخانەکانی دەوروبەری شاری هەولێر دەگرێتەوە و بەپێی پێویستی قوتابخانەکان دارەکان لە باخچەی قوتابخانەکان دەنێژێت. گەیلان سابیر تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەولێر. زۆر کاتێکێک لە بیانوەکانمان بۆ دوورکەوتنەوە لە قورآنی پیرۆزەوەیە کە مەشغەڵەتی ژیان وای لێکردوین کاتمان نەمێنێ بۆ خوێندنەوەی قورآنی پیرۆز و مطالعەکردنی پەیامی خوای گەورە، بەڵام بینین کەسانێک کە بەڕاستی مەبەستیانە بەدەم ئیشکردن و بەدەم پیاکردنی بژێویانەوە خەریکی قورآن خوێندن بن و ئەم پەیامی پیرۆزی خوای گەورە لە یاد ناکەن. گەنجێکمان هەیە لە هەڵەبجە بەدەم پیاکردنی بژێوی ژیانی خۆیەوە خەریکی قورآن خوێندنە. ئەو کەسەش دەنگی خۆش بێت ئەمە زیاتر کاریگەری دەبێت هەن لە چادۆری خۆی هەم بۆی کە چێژی زیاتریشی بێ بۆ خۆی لە ڕووی دڵ و دەرونیەوە پێکەوە بینەری ویتێک دەبین لەو بارەیەوە. يا أيها الذين آمنوا اتقوا الله إنك لمن المرسلين على صراط مستقيم والشمس والقمر رأيتهم لي ساجدين. ناوم شۆڕش فاک محەممەدە دانیشتو شاری هەڵەبجەین دو سێ ساڵە خەریکی ئەم ئیشەم بە ئەم ساڵۆ ئیشەکە ئیشێکی کاتی وەرزیە کاتێککە قوتابخانە ئەکرێتەوە پێداویستی قوتابی و ئەوانەیە ئێمە ئەم ئیشە ئەەکەین لە مزگەوتیش یعنی قاری و مؤەزینم قاری و مؤەزین و باوبێژم بڵێن لە وەزارەتی ئەوقاف مزگەوتی فیردەوس لە گەڕەکی گوڵان زۆربەی کات خەریکی ئەم ئیشەم یعنی وەکو حەز بە ئیشەکە ئەەکەم یعنی پاکردنەوەی بێ تەبوتۆزێک بێ ڕێخستنی بێ خەریک ئەبین کەم تا زۆرێک
هەر کاتێکیش کە مشتری نەیە دیان بۆ نمونە مشتری کەم بێت خۆمان مەشغوڵەکەین بە قورئان خوێندنەوە الحەمدولله خوای گەورە قبولی فەرمووی. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك وكلا نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك. بەڵازان و خۆشەویستان ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە بەردەوام دەمین لەگەڵتانە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. عزیزان سڵای خۆی گەورتان لەبێ لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە لەگەڵ بەڕێز دکتۆر لەهۆن قادر دکتۆرا لە زمانی کوردی قسەیەکەین لەسەر زمان وەک بابەتێکی کلتوری و چۆنێتی پاراستنی. کاکتۆر سڵای خۆیت لەبێ و زۆر بەخێر بێ. زۆر بەخێر خوشحاڵین لێرەی ئەمەوێ سەرتا لەوە دەست پێ بکەین زمان چییە؟ ئایا بچێ وترێ زمان؟ سەرەتا سوپاس بۆ ئێوەی عەزیز و سوپاس بۆ بینەرانتان. هیوادارم
ئەم چەند ساتی کە پێکەوەین بە بەلاش کاتیانمان نەگرتوێ و سوودێک بگەێنین بە هەر حاڵ زمان وەک زۆر شتی تر لە چوارچێوەی جۆزێکی کولتوریایە جا کێشەکە لەویایە ینی هەمیشە بۆ ئەوەی بابەت بریتی نەبێ لە قسەکردنێک لە هەوا بریتە لەوەی کە ئەوواکەم ینی ئێمە زۆر جار قسەکەین قسانێکن وەک دەنگێک لە فەزایەکی بۆشە ئەڕوات کاریگەریەک بەجێ ناڵێ بۆچی کاریگەریەک بەجێ ناڵێ لەبەرەوەی زۆرجار بەرامبەرەکانمان نازانن چیڵین و بینی خۆمان بێ زۆر خۆشمان نازانین چیڵین من نازەم جارە چەنە کاتم هەیە بۆ ئەوەی تا دەونی تاعاتەکەش بەرامبەروانە ئێمە بۆ ئەوی تێبگەین زمان چییە بۆی تێبگەین زمان چییە پێویستە بزانین کولتور چییە و بۆ ئەوەی کولتور یان ئەگەر ئاوا پێناسی ئەو ئاوا باسی بکەم هەر یەکێک لە ئێمە لە کرۆمۆسۆمێک دروست بووین لە کرۆمۆسۆمێک دروست بووین ئەم کرۆمۆسۆمە چی ئێمەیتایە ئەم کرۆمۆسۆمە ڕەنگی چاوی ئێمەیتایە ڕەنگی قژی ئێمەیتایە باڵای ئێمە زانیارەکانی کە پێڵ زانیاری DNA بە زانیاری DNA چییە بۆ ئەوەی دڵنیام زۆرە لە بینەرانی بەڕێز ئەیزانن بەڵام هەر بۆ بیرخستنەوە باڵامان چەنە تایەتی مەسەرەن خوانەکە ئەگەر بڕیاروا بێ نەخۆشیەکی مزمن قرس لە ئایندا توش ببین پێمان ئەڵێ مەسەرەن لە تەمەن دیانەمەیت بەس دیانەی تیان نییە ئێمە زمانمان ئەبێ بەچی DNA تیان نییە ینی کرۆمۆسۆم تیان نییە ئێمە حەزمان لە چییە لە ئایندا ئێمە شەڕاڵ و مراخانی لەبەرەکەین یاخود مەسەرەن چاکەت و پانتۆڵ مەسەرەن تیان نییە حەزمانە چ خواردنێکە تیان نییە چ زمانێکین تیان نییە چ ئاینێکین تیان نییە چ مەزهبێکین تیان نییە تیانە تاوەکو دوای هەموو ئەمانەی کە لە کرۆمۆسۆمان نییە ئەکچێتە چوارچێوەی کولتورەوە کولتور چییە؟ کولتور لەحەزەی بیرکردنەوەیە ئینسان ئەو لەحەزەی دێتە ژیان لە ژیانایە هەوڵ ئەدا بۆ تێپەڕاندنی ژیانی خۆی ڕەوشێکی ئاسانکارانە بگرێتە بەر بۆ ئەوەی وا بکە بیرەکاتەوە ئەم لەحەزەی بیرکردنەوەیە بۆ ئەوی ژیانی خۆشکە ژیانی ئاسانکە ژیانی گەشە پێ بە ئەو کولتورە کەواتە کولتور لەحەزەی بیرکردنەوەیە مەسەرەن بۆ نمونە لەم گەرمیانەی خۆمان کەسێک شوانە لەو گەرمیانە خەریکی لە وەڕاندنی مەڕۆماڵاتەکەیەتی ئەمە خۆت دەقەونی و دەقە و سەعات و 2 سەعات نییە بەینی تا ئێوەرە بە دیار ئەم مەڕانەوەیە هاتوون چیان دروست کردووە بیری کردوێتەوە چی بکە بۆ ئەم گەرمایە ئەگەر هەڵام نەکردێت پەسەکی پێڵن لە بازە شوێن پەسەکی پێڵن ئەوەی کە وەکو کوڵەباڵەکەی هەورامانی من و تۆ وایە بەڵام ئەو درێژە و ئەستورترە لە ژێر ئەم پەسەکە دانیشتووە ینی مبالغەم نەکرد وەکو کۆندیشن وایە ینی فێنک ئەمە بیرکردنەوەی ئینسانە بۆ ئەو لەحزەی ئینسان ئەو لەحزەی کە لە شاخەکان دابەزیوەتە خوارەوە پێشتر تەمان ڕای کردووە بە هەفتە بۆی ڕاوێ بکە و بزنێکیوەکی دەستکەوێ و بیخوا ڕای کردووە بۆی میوە و سەوزاتی دەستکە بەس بیرەکاتەوە تاکەی ڕاکە مەڕۆماڵاتی ماڵی کردووە چاندنی داهێناوە هەر کات بیاوێ لەسەر و ئەرزە بەو ئاوە ئەچێنێ ئیتر پێویست بۆ ناکە ڕاکە بە دوایە مەڕۆماڵات ماڵی ئەکاتر پێویست بۆ ناکە ئەمە لەحزەی بیرکردنەوەیە ئەمە کولتورە بۆیە کە ئەوترێن نەتەوەیە کولتوری هەیە و نەتەوەیەکی تر کولتوری نییە گەلێک کولتوری هەیە گەلێکی تر کولتوری نییە واتە ئەو گەلە ئەو نەتەوە بیرەکاتەوە ئەو گەلە ئەو نەتەوە بیر ناکاتێت گەلێک کولتوری نەبێت بێگومان هەیەی ئینسان هەر لە لەحزەی بیرکردنەوە مناڵ لە ساتە وەختەکانی لەدایک بوونیە ئەوێت تعبیر لە پێداویستێکی خۆی بکە ئازارە هاوارەکە خواردنە داوایەکە بە وشە سەرەتایانەی خۆی گغەیە بڤەیە چییە بەس دوایی کە پێداویستەکانی زیاترە بێ گەشە بە زمانەکە شێدات بۆ چکە پێداویستەکانی زیاتر بووە لە مەرحەلەیەکی سەرەتاییە لە قۆناغێکی سەرەتایە پێداویستەکانی سەرەتاین بۆیە زمانیشی سەرەتاییە بۆیە کە نەتەوەیەک ئەبینی زمانی سەرەتاییە واتە بیرکردنەوەی سەرەتاییە
زمان شتێک نییە لە دەرەوەی ئینسان زمان شتێکە لە ناو ئەکتیڤ بوون و چالاک بوون ئینسانە وەختێک خاوەن و هەڵگرانی زمانێک بیرەکەنەوە بەو زمانە فیزیان وسن بەو زمانە کیمیان وسن بەو زمانە فەلسفە ئەنووسن بەو زمانە هەموو شتێک ئەنووسن بۆ چکە بیرەکەنەوە بەس وەختێک هەڵگرانی زمانێک نەتەوەیەک بیرکردنەوەی نییە بۆیە بە ئەندازەی بیرکردنەوەی خۆی تعبیری هەیە بەوە بگەڕێمەوە بۆ ئەوە ئیجازەم بی بۆی بابەتەکە بگا کەواتە زمان بەشێکە لە کولتور و کولتور بەشێکە لە بیرکردنەوە زمان دەفرە چەند جار زۆر جار ئەمە وتووە دەفرە بەو مانایی کە ئەم دەفرە لای من و تۆ ئاوی تێەکەین لای کەسێکی تر شەربەتی تێەکە لای کەسێکی تر زێڕی تێەکە زمانیش دەفرە بەو ئەندازەیە کە ئینسانەکان بیرەکەنەوە زمان ئەکشێ یعنی تەشبیهەکەم لەوتە تەشبیهەکە جوان نەبێ زمان وەکو مەعیدە وایە بەو پارچە گۆشتەی مەعیدە وایە ئینسانەکە کە تەمان لێرا خراپە ئینسانەکە بەو ئەندازەی ئەخوا پێستی مەعیدەی پلاستیکی مەعیدەی یا گۆشتی مەعیدەی ئەکشێ باشە ئەمە لە مەنتەقەیە زۆرە چونکە زۆر ئەخۆین مەعیدەشمان زۆر ئەکشێ بەڵام بەو ئەندازەی ئینسان بیرەکاتەوە زمانیش لەگەڵ بیرکردنەوەکانیە ئەکشێ ماوەسا زمانمان بە ئەندازەی گەدەمان کشاوە مەمخەر ئەو نمونەیە کە هێنامەوە تەنیا بۆ لێکچواندن بوو ئەتوانم بڵێم ئێمە کەمتر ئێمە بەستم لەم ناوچەیە بە کەمتر ئەچین بەلای شتەکانی کە بیرکردنەوەیە زیاتر ئەچین بەلای ئەو شتانە کە چێژمانەداتێ بۆ چووکە بابەتە غەریزە چێژیەکان بیرکردنەوەی ناوێ یعنی کەسێک بۆ ئەوەی هەست بکا بەوەی کە غەریزەی سێکسی هەیە غەریزەی خواردنەوە بیرکردنەوەی ناوێ جۆرێک لە عکسل عملیش هەیە وشە کوردەکە نایەتەوە یادم ینی پێچەوانەیش هەیە لە نێوان مێشک و مەعیدا ینی بەو ئەندازەی کە مەعیدە زۆر ئیشەکە مێشک کەمتر ئیشەکە و بەو ئەندازەی کە و ئیشەکە ئەمی تریش کەمتریشە بۆیە ئەتوانین بڵێن ئێمە زۆرترین گرنگی و ئیحتیماماتمان گرنگی و بایەخمان بە بابەتە چێژیەکانە کە ئەوانیش غەریزەن لە ئینسانە ناڵین نابێ وا بکە بەڵام کەمتر ئەمە چی خستوەتەوە ئێمە هەمیشە بەکاربەرین غەیری ئێمە هەمیشە بەرهەمهێنەرە ئێمە هەمیشە بەکاربەرین غەیری ئێمە هەمیشە بەرهەمهێنەرە بۆیە ئەوان خەڵکی غەیری ئێمە کە زۆر بیرەکاتەوە زمانەکەشی ئەکشێ ئەنی بۆ نێسە زمانی ئینگلیزی زمانی ئیسپانی تەنیا لەبەر ئەوە نییە زمانی ئینگلیزی زمانێکە هی گەورەترین دەسەڵاتداری دنیاە بۆتە زمانێکی جیهانی لەبەرەوەی تۆ لەکوێ دەزەبەی بۆ هەر بابەتێک ئەو قسەی لەسەر کردووە باشە بۆتە سەرچاوە بوون ئۆتۆریتی دەسەڵات تەنیا بە فیزیکی نییە کاتێک کە تۆ لە هەموو شتێکدا بەڕێزت مەسەن سۆپەرمارکێتێکت هەیە لە سۆپەرمارکێتەکە تا هەموو شتێکت هەیە بە جۆرە لە جۆرەکان تۆ ئۆتۆریتی خۆت دەسەڵاتی خۆت بەسەر مناسەپێنی هەموو شتێکت هەیە من ناتوانم بڕۆمە دەرەوەیتەوە بۆچی بڕۆم هەموو شتێکت هەیە هەڵگرانی کۆمەڵێک زمان لەوانە زمانی ئینگلیزی هەموو شتێکی هەیە ئەو ئۆتۆریتەکەی لێرەوەی تەنیا لە ڕێ ئابووری تەمان ئەوەش فاکتەرێکی گرنگەوە تەنیا لە ڕووی سیاسیەوە کە بێگومانش کە فاکتەرێکی گرنگ زۆر باشە کاک دکتۆر ئەوەی کە باست کرد کەمتر بیرمان لاوەی ئەوەیە کە بیر بکەینەوە ئەمە تا چەند زیانی گاندوو بە کولتورمان بە زمانمان وای کردووە کە زمانمان گەورەبوون بەخۆی نەبینێتوە ڕۆژ لە دوای ڕۆژلانەی پاشەک شەش بکات بەهۆی هاتنی کۆمەڵێک وشای خۆ بۆی کە زمانەکە گۆڕانکاری بەسەر نایێت بێگومان بیر نەکردنەوە بۆ مانایە نییە کە ئێمە هیچ بیر ناکەینەوە باز لە ئەندازەی بیرکردنەوەیە بەو مانایە نییە کە ئۆکوتم ینی بیر نەکردنەوە زیان لە هەموو بوارێکەدا مەسەڵەن بۆ نمونە ئێمە یەکێک لە کێشە گەورەکانمان لەم ناوچەیە بریتە لە دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی سیاسی مەسم لە یەکێتی پارتینی ئەمە بەسم لە خودی سیاستکردنە یعنی ئێمە پێش یەکێتی پارتیش نەمانزانێت سیاست بکەین پێش باسیش نەمانزانێت سیاست بکەین ئەفڵان لەم ناوچەیە شتێک نییە بە ناوی سیاستکردن شتێک نییە بە ناوی دەوڵەتداریکردن بەڕێزان بریتە لە بیرکردنەوە چۆن ئوموری گشتی بەرین بەڕێوە
هەر کاتێک ئێمە بیرمان لەوە کردەوە کە شتانێک هەن گشتین پەپلیکن پەیوەندی بە هەمومانەوە هەیە بەوە نییە من تۆ ڕەفسکەم تۆ من ڕەفسکەی بەڵکو بمانەوە نەمانەوێت لەسەر ئەو جادەیە من و تۆ ئێو جادی هەردووکمانە ماڵەکەمان بڵێ من ماڵی خۆم تۆ ماڵی خۆتە بەڵام دەرەوەی ماڵەوەمان هی منی شەو هی تۆیشە ئەمە بەوە نابێ من شەڕەشاخکەم لەگەڵ تۆ نابێ ببی یا تۆ شەڕەشاخکەی لەگەڵ من نابێ ببم ئەبێ بگەینە ئالیەتێک بگەینە سیستمێک کە ئەم سیستمە مافی تۆش پارێزراوکە لەسەر ئەو جادەیەوە مافی منیش پارێزراوکە ئەمە پێوترێ مەجای گشتی بواری گشتی قانونی مرور بەوە داهاتوە بۆ ئەوەی هەمومان لەسەر ئەو جادەیە مافمان هەیە ئەم مافە بپارێزین ئەمە بیرکردنەوەیە قانونی مرور چی داهێنەوە بیرکردنەوە داهێنە زمانیش عینیشتە وەختێک کە ئێمە من اختصاصم بیرکاریە وەکو کوردێک بیرەکەمەوە لە زانستی بیرکاری دەرئەنجام ئەتوانم قاموسێکی زمانەوانی بۆ زانستی بیرکاریش بێنمە ناوە مەسەڵەن بۆ نمونە ئێمە نمونەی لەشی ساغ بێتە من درێژ بێ مامۆستا جەمال عەبدوڵمان هەیە مامۆستا جەمال عەبدوڵ اختصاصی کیمیایە بەر لەوەی سەرقاڵیکەن بەم بەحساب سیاسەت و شتان اختصاصی کیمیایە ئەم پیاوە لە لایەکی تریشەوە گرنگی و بایەخی هەیە بە زمانی کوردی بیرکردنەوەی هەیە لە بواری زانستی کیمیا مادام بیرکردنەوەی لە زانستی کیمیا و ئەحمۆتەمیشە بە زمانەکە قاموسێکی هەیە بۆ زاراوەکانی زانستی کیمیا بە زمانی کوردی یەکێک لەو بوارانەی کە ئێجگار مەسەرەن سەختە خەڵک واڵێن خەڵکم بیستووە کە کورد ناتوانێت فەلسەفەی هەبێ ئێنا ئێمە کۆمەڵێک نووسەرمان هەیە مەسەرەن توانیویانە بە زمانی شیرینی کوردی فەلسەفە دەربڕن و فەلسەفە بنووسن ئەم بوارانەش هەمووی بە هەمان ئەو شێوەیە ینی بۆ ئەندازەی کە تۆ لە بوارەکە بیرەکەیتەوە زمان نیەتە ژێربار بزە بە دۆک و چی وایە بەڵێ بزە بە دۆک و خەیاتێکی کارەمە وایە تۆ پارچی قماژە دەیتە خەیاتێکی کارەمە و داهێنەر ئەیشەیتە خەیاتێکی تری نەزان خەیاتە نەزانەکە سەقەتیەکە بەڵام خەیاتە کارامەکە جوانترین جلوبەرکی لە دروستەکە زمانیش بە هەمان شێوە ئەو پارچە قماشەوەیە ئەو کەرەسەوەیە ئەو دەفرەوەیە کە ئەیدەیتە دەست کەسێکی کارامە داهێنانی تیاکە و زمانەکە ئەکشێنەوە بەرەو پێشەوەیەمە هەشەوەم ساڵهۆن ئەو ترێ زمان هۆکاری دروستکردنی پەیوەندیە لەنێوان تاکانی کۆمەڵگایە بەهۆی ئەو پەیوەندیەی کە مرۆڤەکان لە ڕێگەی زمانەوە دروستی ئەکەن ئەکرێت کاریگەری لەسەر کللتور دروست بکە سەرێکی جوانە جارە بەر لە هەموو شتێ ئەمە ئەمانگەڕێتەوە بۆ پێناسەیە کە کۆمەڵگە چییە ئایا کۆمەڵگە کۆبوونەوەی کۆمەڵە خەڵکە لە شوێنێکی دیاریکراوە نا ئەمە ڕۆماڵاتیش لە شوێنێکی دیاریکراوە جەمە بن و ئەلەوەڕن باشە جیاوازی نێوان ئەوەی کە پێڵن کۆمەڵگەی مرۆڤ لەگەڵ جەمبوون و کۆبوونەوەی گیاندارێکی تر کە مرۆڤ نییە بریتە لەوەی کە من مامۆستام تۆ دکتۆری جەنابەت مهندسی ڕۆژانە من مناڵەکانی ئێوە پەروەردەکەم تۆ مناڵەکانی من عیلاجەکەی من عیلاجەکەی تۆ نەخشەی شارسازی و ئەندازیاری بۆ من ئەسازێنی واتە ئێمە پێکەوە ئەوەی کە لە کڕمانجی ژوورا پێوترێت جڤات ئێمە هاریکارین پێکەوە کارەکانی یەکتری ڕۆژانە ئەەکەین ئەمە کۆمەڵگە دروستەکە ئەمە کۆمەڵگەیە یعنی ئێمە بەو ئەندازەی کۆنتاکتمانەیە پەیوەندیمان هەیە لە پەیوەندیان لەگەڵ یەکتریا بەو ئەندازە کۆمەڵگەین بەو ئەندازە دابڕاوین لە یەکتری بەو ئەندازە کۆمەڵگە نین باش یەکێک لە وەسیلەکان و هۆکارەکانی ئەم پەیوەندیە بریتە لە زمانی قسەکردن بێ زارەکی بێ زمانی نووسین بێ زمانی جەستە بێ هەموو ئەو جۆرانەی زمان جۆرەکن لە پەیوەندی ئەم ڕاقینەبوونی هۆکاری پەیوەندیە چۆن تۆ مەسەلەن کە چی بۆ هەولێر هەوڵە دەی لەگەڵ سیارەیەکا بڕۆی تۆکمە بێ تازە بێ ئاخر مۆدل بێ بۆ ئەوەی بە سەلامەت بتگەێنێتە ئەوێ بە هەمان شێوە میلەتێک کە ئەوێ نەتەوەیە کە ئەوێ نەک میلەت نەتەوەیە کە ئەوێ گەلێک کە ئەوێ پەیوەندیەکی دروست لە نێوانیانە هەبێ ئەبێ زمانێکی دروست لە نێوانیانە هەبێ ئەم زمانە دروستە چییە؟ تۆ ئێستا سەیری فەیسبووکە زۆرێک لەو بەڕێزانەی کە لە فەیسبووکە نووسێ
جاري ڕێنووسەکەی تەواو نییە ینی خۆ زمان چییە نووسین نییە ڕێنووس بەشێک نییە لەوە ڕێنووسەکەی تەواو نییە خاڵبەندیەکەی تەواو نییە هەر ئەسڵەن ئەو هینەی کە دایناوە ئەو یارمەتیم بنچی پێڵن ئەو کیبۆردەی کە دایناوە کوردی نییە باشە بە تەماشە لێی تێبگەی ئەخۆ من چۆن لێ تێبگەم وەسیلەی کۆنتاکت و پەیوەندی نێوان من و تۆ ئەو ڕەمزانەیە ئەم ڕەمزانە چەندە دروست بەکارەهێنی بەو ئەندازەی من لێ تێگەم بەو ئەندازێش کە لێت تێگەیشتم ئیشی من و تۆ ئەڕوا ماشیە بە ئیشەکەمان بەس بەو ئەندازەی کە تۆ ناتوانی دێڕەکانت دروست بنووسی کە بێگومانەوە تعبیر لە شخصەتی تۆکە ناتوانانی دروست بنووسی بەو ئەندازێ بینی من و تۆ تێگەچێ ینی پەیوەندەکە دروست نابێ ینی هەڵە قبول ناکە لە سروش تا قوانین هەیە هەڵە قبول ناکە پلاکێک بە هەڵە بیکە بە سویچەکە کارەبا ناگەێنێ وەری ناگرێ زمانیش بە هەمان شێوەیە تۆ نەتوانی لە ئاستێکی ڕاقی خۆیان بەکاری بێنی ئەوە بێلەوە ئێمە دنیا گەڵەمانێ ئێوە ئەم چەند جیلەی دوای کە بێگومان ئیجابیاتیان زۆرە من لەو خەڵکانە نیم لۆمە ئەم جیلە بکەم قەناعەتەوە ئەم جیلە تازانە کۆمەڵە شتی زۆر ئەزانن کە ئێمە نایزانین باوەڕتان بەجارێ ئێمە لە حەسوودیە لۆمە ئێوانەکەین چکە زۆر شتزانێ ئێمە نایزانین بەڵام یەکێک لەو ڕخنەی برانەی کە هەمە لەیان بریتە لەو نووسینەی کە پێڵەن لاتینی تەواو لاتینی نییە ینی نووسینێک هەیە بە حروفی عەرەبیە کە لە ئەسڵا هیچ شوێنێکی تر عەرەبیش نییە حروفێکی تر هەیە کە لاتینیە بەس گەنجی ئێمە تەنانەت گەنجی ئێمە گوڕ پرۆفیسۆرە لە جامیعەیە ینی هاتووە بە کۆمەڵێک پیت کە ئینگلیزیە بەکاری ئەهێنێ بۆ کوردیەکە بە حساب لاتینیان تۆ ئارزومەندی تۆ کەس ناتوانێت ڕخنەوە لێ بگڕۆ بڕۆ بە لاتینی بنووسە کەسیش ناتوانێت بڵێ بۆچی بە لاتینی نووسی بەڵام لاتینی بنووسە بەڵە لاتینی ڕاستەکە کە کۆمەڵێک جیاوازی هەیە لەگەڵ ئینگلیزیەکە بڕۆ بە حروفی عەرەبی بنووسە باشە بەس گرنگ ئەوەیە ئیلتیزام کە بەو پێوەرانەوە ئیلتیزام کە بەم پێوەرانەوە کە ئێستا جەنابەت پێشکەشکاری بەرنمەیەکی خصوصەتی بەرنامەکە دوایە قاتل لەبەرکردەوە بوون بەکە دەست خۆش بێکارێکی زۆر باشەکەی ئەگونجێ بۆ ئەم بەرنمەیە جەنابەت مەسەلەن بە چاکەت و بیجامەوە بی بێگومان ناگونجێ چکە بەشێکە لە وەسیلەی گەیاندنی پەیامەکەت تۆ ئەتەوێت پەیامەکەت بگەێنی بە بەرامبەرەکەت ئەو کۆنتاکت و پەیوەندی کە جەنابەت باست کرد لە ڕێی زمانەوە کەواتە ئەبێ زمانەکە دقیق بگات نەخۆشێک جەناب دەگەر دکتۆر بی نەخۆشێک کە ئەتەوێت چارەسەر وەرگێ زۆر تکاڕجای لەکەی دقیق دەرمانەکە وەرگێ بۆ ئەوی چارەسەرەکە بگات هەر خواردنی دەرمانەکە مەرج نییە بەکارهێنانی زمان بۆ ئەوەی ئامانجەکەی خۆی بپێکێ کە بریتە لە حاصلکردنی ئەو پەیوەندیە ئەبێ زمان لە ئاستێکی ڕاقی خۆیان بەکار بێت ئەوژە بێ فێری بی زمان لە خۆوە نایە دەستکی دایکتەوە نایێنی فێریە بی وەکو چۆن ئەبێ فێری ئینگلیزی بێ ئەو فێری کوردی بی ئێمە وەرگێڕمان زۆرە ئینگلیزی زانێکی باشە عەرەبی زانێکی باشە فارزانێکی باش بەس کوردی زان نییە کوردیدان ینی کە تەرجەمەکە کارێکی خراپەکە باش نایکامە بەستم زمانەکەی تری باشە بەڵام زمانەکەی خۆی هەڵەیە من زۆرم بۆ خەریکە وەختی ئەوە ناومە بۆ قسەکەیارەگەی اجازەم بێ پرسیار بکەین ماوەساوتت ڕاقیبوونی زمان مەفهومی قسەکەدا بۆ ڕاقیبوونی زمان ئیتر ئەوە دروستەکە کە ئێمە کللتورەکەمان بەرەو پێش بشێ بەڵام ئێمە یەکێک لەو کێشانی کە هەمانە لە زانستە جیاوازەکانە بۆ نمونە لە بابەتە پزیشکیەکانە بابەتە یاساییەکانە یاخود هەر بابەتێکی تر کاتێک کە ئەمانەی ئەم زانستە وەرگێڕین بۆ کوردی دەستەواژەی دقیقمان دەست ناکەوێت من خەریک بووم ڕێک باسی ئەومە کرد یعنی چی دەستەواژەی لەکوێ دەسەکەوێت مثلا ئەم قسەی جەناب من بە جۆرێکی تر بکەم من خوێندکارەکانم ئەوانەی زانکۆ چکە من هەم لە ئامادەی دەرزەڵێم هەم لە زانکۆ دەرزەڵێم کە ئەرکی راپۆرتێکیانەیە ئەڵێ مامۆستا سەرچاومان دەست ناکەم لەکوێ دەست ناکەی لە گەڕێکی خۆتان ئەبێ بڕۆی لە شوێنە بۆی بگەڕێی ئەبێ بڕۆی لە کتێبخانە بۆی بگەڕێی ئەزانی چۆنە بۆ نمونە ئەوانەی ئێمە کە بیریان کردوتەوە لە زمانە شاعیرەکانمانن ینی ئێمە فەیلسوفمان نییە بیری کردبێتەوە و تێکستی فەلسەفی ئینتاج کردبێ
ئێمە ئەگەرچی محاولاتمان هەیە لەم ئەخیرەوە ئێمە ینی لە بواری بەرهەمی نووسینە کە ڕەسەن و خۆماڵی بێ ئەمە شعرمانێ نەک ئێمە ئەم ناوچەیە تقریبن وای نامێ حکمی گشتی بەم بەس ئەم ناوچەیە گەر بڵێ چیت هەیە ئێستا بڵێ بە یابان چیت هەیە زانی چی هەیە بڵێ بە ئەمریکا چیت هەیە زانی بەس ئەمە ناوچەیە بە ئەم شعری هەیە باشە شعر بزواندنی خەیاڵ هەست شعوری شاعرێکە بیرۆکەیەک لە مێشیا هەیە ئێوێ بیهێنێتە ژێربار بە چی دەری بڕێ بە کۆمەڵێک وشە دەری بڕێ بۆیە شاعرەکانی ئێمە لە ڕووی فەرهەنگیەوە نەک دەوڵەمەندترینن زۆر جار ئێمە بۆ تەئسیلی لە عەرەبیە پێوترێت تەئسیل بۆ تەئسیلی وشەیەک ئەگەڕێنەوە بۆ چی بۆ شعری شاعرێک بزانین ئەو وشەیە مانە بنەڕەتیەکەی چییە ئێمە چونکە شاعرمان هەیە واتە خەڵکێکمان هەیە وەکو شاعر بیرەکاتەوە بۆیە کۆمەڵی وشەی دەوڵەمەندی داوینەتێ ئەگەر کەسێکمان هەبێت لە بواری زانستی پزیشکیە لە بواری زانستی ئەندازیاریە بیر بکاتەوە هەم خەمی زمانەکەی بێ و هەم خەمی زانستەکەی بێ بێگومان ئەو شانە ئینتاجەکە کە بەڕێزت خەمی خۆی تو ئەڵێ نییە وەک نمونەی مامۆستا جەمال عەبدولم بۆ هێنایتەوە باشە ئەمە گرنگە بەس ئێمە کێشەکەمان لە چییە ئازیزان ئێمە لە قوتابخانەکانمانە لە زانکۆکانمانە فیزیای خوێنین کیمیای خوێنین کۆمپیوتەرە خوێنین ئەمە بەم مانایانی ئێمە زانست دەخوێنین بۆ ئاگاداریتان ئێمە زانستمان وەک زانست وەرنەگرتووە ئێمە زانستمان وەک تەکنیک وەرگرتووە ئێمە مەسەڵەن لەناو کۆی زانستە فیزیایە کیمیایە پارادایمێکەیە بەمانە کۆمەڵێک پرسیاری گردردونی هەیە کە فیزیایی دروست کردووە کۆمەڵێک پرسیاری وجودی هەیە کە کیمیایی هێناوەتە ئاراوە کە کۆمەڵناسی هێناوەتە کە یاسایی هێناوەتە ئاراوە بۆ ئەوی باس لەوانەیە زۆر مەفهوم نەبێت فیزیا و کیمیا کە بەڵام با نمونەیەکی تر بێنمەوە بۆ نمونە دەستور و یاسا ئێستا لە ناو زانکۆکان ئێمە ناخوێندرێ کۆلێژی یاسا نایخوێنێ زانستە سیاسیەکان نایخوێنن زادەی کۆمەڵگەیەکە کێشە و بەریەککەوتنی خوێناوی لە نێوانیان هەبووە دوای هەزاران ساڵ گەیشتونەتە ئەوەی کە ئەبێ ئیتر لەمە زیاتر خوێن نەڕێژ دەبێ پێکەوە چی بکەن پێکەوە هەڵکەن چی ئینتاج بووە لێرە دەستور ئینتاج بووە یاسا ئینتاج بووە هاتۆتە بەرهەم ئێمە نامەحقولیەتەکە لەوایە دەستور و یاسامان هەیە دەستور و یاسا ئەخوێنین بەس هەمیشە کێشەکانمان بەچی چارەسەرەکەین بە سڵحی عەشایری چارەسەرەکەین بە یاسا چارەسەری ناکەین ئەوە نەک ئێمە کاڵێن یاسا باڵا دەست نییە منەچمە بواری یاسا و اختصاصم یاسا نییە لە ڕاستیدا تەنیا خەتای دەسەڵات نییە کە یاسا باڵا دەست نییە من و تۆش هەمیشە ئەوەنە بیر لەوە ئەەکەینەوە لە ڕێی عەلاقاتی شەخسی و عەشایریەوە کێشەکانمان یەکلاکەینەوە ئەوەنە بەدوای ئەوە ناچین کە لە ڕێی یاساوە چارەسەریکەین بۆیە ئەو کە بیرەکاتەوە لە یاسا بیرەوە کاتەوە ئەم کێشە کۆمەڵایەتیانە لە ڕێی یاسا و دەستورەوە و موسەسەتەکانەوە چارەسەرکە دەرەنجامی بیرکردنەوەکەی چی دروزە بێ ئەم دەستگا جیاجیانەی دەوڵەتداری دروسە بێ یاسا دروزە بێت دەستور دروزە بەس کە ئێمە بیر ناکەینەوە لە چارەسەری ئەم کێشانە بەو جۆرە عەقڵانیە سێرەکەی وشە قانونیەکانت بۆ دروست دابن بۆیە ئەمڕۆ ئێمە ناچارین زەخت لە چی بکەین کە گەڕێیتەوە بۆ خوێندنی دەستور و یاسا یا بێ بگەڕێتەوە بۆ سەرچاوە فەڕەنسیەکان یا بێ بگەڕێتەوە بۆ غێریەوە زۆر باشە کاک دوکتۆر ڕێگاکانی پاراستنی زمان چییە؟ یا بە شازی کە پرسیارەکەم کەم دەکرێت بە پاراستنی زمانەکەمان کولتورەکەشمان بپارێزین؟ بێگومان پاراستن ئەو شەیە کە منەمێت جەنابەت بپارێزم چونکە ئێمە لە ناو چوارچێوەیەکی ئەمنی سەربازیە ژیان هەمیشە پاراستنی جەنابەت ئەوەیە کە بمە ژێرزەمینە بچارمەوە بتپارێزم لە گولەیەکی وێڵ بەرێ بکەوێ پاراستنی زمان ئەمە نییە پاراستنی زمان چەند ڕێچکەیەکی سەرەکیە یەکێک لەوانە بریتە لەوەی کە ئەوەی هەیە بیخوێنینەوە بیخوێنینەوە بۆ مانایی تۆ مەولەویت هەیە بێسارانیت هەیە مەحویت هەیە ئەم شاعرانەت هەیە ئەمانە تەنیا وەکو کتێبی بەرگ جوان جوان چاپ ناکرێن ئەمانە تەنیا لە فەیسبوکەکانمانە ڕسم و سێڵڤیان لەگەڵا ناگرین ئاخ مەحوی باشە ئەمانە تەنیا وەکو ئیدعا قسەی لەسەر ناکەین کە ئەمانە من ئەمڕۆ مەحویم خوێندەوە نە خوێندنەوە ینی ڕانان ینی ئەها جەنابەت وەکو کەسێک کە لە 2022 ئەژیت
مەولەوەیەکی خوێنیتەوە کە لە 1950 ژیاوە باشە بەریەککەوتنت لەگەڵ دید و بۆچوونەکانی بۆ دروستە بێ ئەمە پاراستنە ئەم خوێندنەوەی پاراستنە بەڵێ ئەفلاتۆن 450 پێشزین ژیاوە نووسینەکانی هی ئەو کاتەیە بۆچی تاسە زیندووە بۆ چۆن پارێزراوە لە بەرەوەی تاسە ئەخوێنرێتەوە لە زانکۆکان ئەخوێنرێتەوە ڕەخنەی لێ ئەگیرێ کون و کەلەبەرەکانی دەرەکەوێ خاڵە ئیجابیەکانی کاری لەسەرەکرێ ئەمە خوێندنەوەیە ئەمە خوێندنەوەیە من ئەم قسەیە لە قسەی احتیاجی خۆمانە ڕۆژانە بەکارێن ئەڵێ بۆ نامخوێنیتەوە ینی بۆ بەسەرم ناکەیتەوە ئەبێ ئێمە ئەوەی کە لە کۆنا هەیە بەسەریکەینەوە بەسەریکەین و نەبشین بۆ سەر قەبرەکەی مۆلەوی ڕسمی لەگەڵا بگرین ئەو فەسەرکردنەوە نییە ئێمە ئیشمان بە مەولەوی جەستە نییە ئێمە ئیشمان بە مەولەوی تێکستە وەک بەرهەمەکانی چۆن تۆ ڕێزی لێگری ئەی خوێنیتەوە چۆن ئەی خوێنیتەوە لایەنە ئیجابی و لایەنە سلبیەکانی دەرەخی ئەمە یەکێکیان دووهەمیان بریتیە لەسەر ئەوەی کە ئەو بیرکردنەوە پێشینە هەیە و تۆ ئێستا لەگەڵ دەرهاویشتەی نوێیە تەعاملت هەیە بیرکردنەوەی نوێ دێ فەرقی بینی ئینسان و کۆمپیوتەر چییە؟ کۆمپیوتەر لێرەوە ئینپوتیەکەی لەو سەرەوە ئاوتپوتیەکەی شتەکەوەکو خۆی دەتە دەرەوە بەڵام مرۆڤ نا بابەتێک چ لەوەی کە کۆن بیرکردنەوە هەیە چه ئێستا شتی تازە هەیە تۆ ئینپوتیەکەی لێرە عملیەی تحلیل دەست پێەکە بە شتێکی تازەوە دەیتە دەرەوە ئەم شتە تازە جارێکی تر پێویستی بە زمان هەیە پێویستی بەکەرە تۆ بۆچی بەچی دەریە بڕی جارێکی تر چه قسە بکەی پێویستیت بە زمان هەیە چه ئەوە ناوی چییە چه کتێب بنووسی هەر پێویستیت چنووسی بە پێویستیت بە زمان هەیە زمان ئەبێ فشاری بۆ بێنی بەڵێ ئەم فشارە عاتفیە وەک شاعرێک یا فکریە وەک زانە و فێلسوفێک گەنجێک ناتوانێت دوو دێڕە بۆ ڕیسکە عاشقە بێ مەسجێ یا نامێ بە دڵدارەکەی نووسێ شتی وا ئەنووسێ ئەبد بە خەیاڵی خۆی و ئەمەشان نەهاتووە چی پاڵنەری بوو ئەو سۆزەی کە کوڵەدا فشاری بۆ هاتووە لەکوێ ئەڕژێ لەکوێ ئەڕژێ لەسەر وەرەقەکە ئەڕژێ ئایا ئێمە ئەم فشارەمان بۆ دێ ئێمە من زۆر جارە بینم لە کەناڵەکانە لەو بەرنامانەی کە پێی ئەڵێن بەرنامەی عیرفانی و پێڵێن بەرنامەی باسی عشقەکرێ ئەمە جۆرێکە لە ئیغراکردن عاشقی گەورە ئەوەیە بتوانێت داهێنانیە بێ یەکێک لە داهێنانەکان چییە؟ ئێمە بە چی ئازانین مەولانای ڕۆمی عاشقە لەبەرەوەی 66,000 بیت و ئەوەنە شعری نووسیوە ئەکوڵێ تعبیری ئەکوڵێ مەجازە بۆچی بۆی ناخی جۆش ئەدا بەچی دەری بڕێ بەوە دەری بڕێ بە شعرەکانی دەری بڕێ بەڵام ئایا ئێمە لەناو کۆمەڵگەی خۆمان و ئەم منتیقا چەند ئینسانی جۆش خواردومان هەیە چەند ئینسانی کوڵاومان هەیە کوڵاو بەمانە ئەها پەنجی خواردۆتەوە لە بیرکردنەوە پەنجی خواردۆتەوە لە ئیحساس دەربڕین کە ئەمەد نەبوو عەرە بەڵێ فاقد شەیئین لا یعطی تۆ ئینسانێکت نییە بیر بکاتەوە چاوەڕێی چی لە زمان لی ئەو بەداگامان لێ باسمان لەوە بیرەکەینەوە بە زۆر جا بیرەکەین نیوڕۆ چیمان هەیە بیخۆین پرسیارەکەم بۆی پرسیارێکتر بکەم دوایی بوونی شێوەزاری جیاواز نیشانەی بوونی کللتوری جیاوازە؟ بێگومان تاوان کولتور لە شێوازار فراوانترە چونکە ئێستا جەنابێت پێشکەشکارێکی باشە 5 ساڵ پێشکەشکارەبی 10 ساڵ پێشکەشکارەبی تۆ لە پێشکەشکاریە ئەزمون تەقدیمەکەی ئەزمون تەقدیمەکەی لە جلوبەرگتەوە لە چۆنەتی سیاغەکردنی پرسیارەکانتەوە لە ئەتەکێتی کردنی پرسیارەکانەوە کە بیری لەکەیتەوە ئەزمون تەقدیمەکەی ئەمە ئەزمونە ئینتاجی بیرکردنەوەتە ئەم بیرکردنەوەیە کولتوری تۆیە باش بوونی زمانی ستاندەرد چی لە کللتورەکە؟ ئێمە غەڵەت تێگەیشتوینە زمانی ستاندارد ینی زمانی ستاندارد وەک ئەوە وابێ کە سەربڕینی شێوەزارەکانە نەخێر
زمانی ستاندارد بریتە لەوەی تۆ دەرەوەی خۆت دەرەوەی نەتەوەی خۆت بە چ زمانێکە دوێنی ئەنی لە ڕێ ئاستی فەرمیە لە ئاستی فەرمیە خەڵکی شاعیرەکانمان کۆ ببنەوە ئەوانەی کە بە کرمانجی ژوور و ناوەڕاست و خوار و ئەنووسن زەحمەنە بێ بەعزە شارمان بۆ بنووسن بۆ کۆمەڵگەی ئەمریکی شتی وامە ناکرێ نه بەڵام تۆ لە ئاستی سیاسیە تۆ لە ئاستی یاساییە تۆ لە ئاستی فەرمیە ئاوا بڵێم گشتیترە لە ئاستی فەرمیە دەرەوەی خۆت ئەوێ بە یەک شێوەزار بدوێنی ئەوێ بە یەک شێوەزار بێت لە ئاستی ئەدەبیاتە ناڵێم لە ئاستی فەرمی یاسایی قانونی دەوڵەتیە لەم ئاستا زمانی ستاندارد پێویستە ئەگەنە زمان شێوەزار هۆکارە بۆ دەوڵەمەندکردنی مەسەڵەن بۆ نمونە لە سلێمانی ئاسا وشەی یانە بەکاریە یانەی وەرزشی فڵان یانە هەورامیە باشە زۆر ئافرم ئەو کەسەی کە ئەمەی داهێناوە لە کرمانجی ناوەڕاستە ئەگەڕێ وشەیەکی دەستکەوێ بۆی لە نادی خواردنەوە جیای کاتەوە لە نادی ڕاضی باشە چکە عربەکان بۆ هەردووکێرەوە بەکارهێنێ بەڵام یانەی هێناوە لە باتی بۆ وەرزشەکە بەکاری هێنێ ئەمە چۆن ئێمە ئەتوانین ئیسفادە لە شێوەزاری جیاجیا بکەین بەداخەوە ئەمڕۆ سیاست شێوەزارەکانی لە یەکتری دابڕیوە زۆر باشە ئەبێ پێکەوە گفتوگۆمانەوێ نەک من دانیشم بە دیار کەناڵەکەی جەنابتانەوە هەواڵە کرمانجیەکان لی تێنەکەم لای بە ئەوە هەڵەیە زۆر باشە کاک دکتۆر لەوانێ ئەم پرسیارە شکەم زۆر لە سیاقی بەرنامەکەمانەوەی بەڵام پرسیاری زۆر خەڵکە ینی زۆر باسەکرێت وەکو شارەزایەک لە زمان پرسیاری خۆت وەگەر پرسیاری خۆت بێ ئایبە زۆر جار لە شێوەزارەکانە بۆ نمونە هەمیشە بەردەوام باسەکرێت دنیام خۆش ئەمە ڕوبەڕوو بووتەوە لە شێوەزاری هەورامیان دوو هەورامی پێکەوە کە قسەکەن ئیدی حساب بۆ کەسی ئەڵێم دووسەنتە کەمتر سەرفەکە ئەمە چۆن نییە بۆچی بۆ نمونە لەم شێوەزارە ئەمە هەیە ئایا ئەمە پەیوەندی بە کولتوریانەوە هەیە کاتێک کە هەردووکیان هەورامین کەسێک کە سۆرانیە نایکەنەوە بە سۆرانی ئەو پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە حاڵەتە دەرونیەکەەوە هەیە نەتەعەسوبە ئەو من و جەنابەت هەورامین بەچووکە لە شوێنێکی فەرمیە قسەکەین بە کرمانجی ناوەڕاست قسەکەین ینی نەجەنابەت بیرلەوەکەیتەوە بە هەورامی پرسیار لەمکردە من بیرلەوەکەمە بە هەورامی ینی چکە لە ئاستە فەرمیەکە ئەوە خوازێ بەڵام کە چوینە دەرەوە عادەتمان وایە حاڵەتی نەفسیمان وایە ینی هەستەکەین ئێستا ئێمە لە شوێنە فەرمیەکان نین کە پێویست بەوە ناکە کە من و تۆ بەو شێوە فەرمیە قسە بکەین ینی تۆ بۆ نمونە باوکت دێ بۆ قوتابخانە گریمانانی خوێندکارێک باوکی دێ بۆ قوتابخانە بۆ ئەوی متابعی بکە لە حضوری مامۆساکانە کە قسەکە لەگەڵ باوکیە بە کۆمەڵک کەلیماتی وشەی ڕسمی فەرمی قسەکە یا باوکەکەی بە فەرمی قسەی لەگەڵاکە بەڵام هەرو کوڕ و باوکە لە ماڵەوە ئازاد قسەکەن ینی بیرەوە ناکەنەوە وشەکان بەو فەرمی و فەرهەنگیە بەکاربێنن ئەمە دیوێکی بەڵام دیوێکی تری هەیە لەوانەیە هەندێک کەس مبالغەی تیا بکە من و جەنابەت دوو هەورامین بەیەکەوە سێ هاوڕێیتری کرمانجی ناوەڕاستمان لەگەڵایە یەکسەر من و تۆ یەکەین بە هەورامی ئەوان لە ڕووی ئەخلاقی من بە نەگونجاوی ئەزانم چکە احتیمالی هەیە ئەو گومانیەوە بەرێک ئێمە غیبەتیەوەکەین باسیەوەکەین بۆیە لەوێ بێ مڕعاتیەوە بکرێ ینی حاڵەتی نەفسی کەسەکەی تر کە لەگەڵ تایە ئەخلاق چییە ئەخلاق بریتێلەوە کە مڕعاتیەوەی بەرامبەرەکەتەکەی لەگەڵ ئەوانم کە ئەوە زۆر طبیعیە ئەوە عادەتە و ئەسڵەن حاڵەتێکی ڕۆحیە من لەگەڵ تۆ کە قسەکەم یەکسەر ئەبێ بچمەوە سەر هەورامێکە خۆم بەڵام ئەویان لایەن ئەخلاقیەکەەوە ئاخوازەیە کە من ئەبێ مڕعاتیەوە بکە زۆر باشە زۆر سپاس دەکەین دکتۆر دکتۆرا لە زمانی بەڵێ عزیزانم ئەندازەیە کۆتایی ئەمڕۆمان بوو بە ئومێدەی کە ڕۆژتان پڕ خێر و خۆشی بێ بابەتەکانمان جێگە سوود و ڕەزامەندیتان بە ئێمە لێرەوە بخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ
لە دوای گۆڕقەرز ئۆمەرگومەت و لە ئۆمەرگومەتیشۆ لە ساڵی 1934 12 خێزان لە ئۆمەرگومەتەوە هاتوونە سیرکانیان ناوەدان کردوتەوە لەو 12 خێزانە چواریان سەرشی بوونە کە ناودارترینیان ڕەسوڵ وەیسە بووە، عەبدڵاگردە بووە، خدرکاشی بووە. ئەم کۆمەڵە کەسانە هاتوونە سیرکانیان ئاوەدان کردوتەوە و ئەو ناوەشیان پێ بڕیەوە. ئێستا ئەمە بڵێن ئێستا ئەمە شەتڵە وانە ئەمە پێشتر تۆ بوو وانە باشە ئەم تۆوە پێویستە لە مانگی چەنا بچێن ئەم تۆیە ئێستا هەر کاتێک دەیچێنێ احتیاجی خاص ئەوەی نەماوە کاهوو یعنی لە هەموو فەسڵەکانە هەمانە